بەڕێزان بۆ بەرنامەی ئەمجار کتێبی باشترین هۆنراوەکانی نیچەمان بۆ هەڵبژاردوون لە کۆکردنەوەی شوجاعەدین شەفا و وەرگێڕانی ڕێباز مستەفا لە زمانی فارسیەوە. هیوادارین کە بەدڵی عزیز و خۆشەویست بێت. سەرەتای خوێندنەوەی کتێبەکەش بە پێشەکیە سەبارەت بە نیچە دەست پێ دەکەین. ناو و ناوبانگی نیچە بەڕادەیەکە کە ڕەنگ بێ پێویست نەکات بە گوێگرانی بناسیێنین، چونکە هەموو ئەوانەی کەم تا زۆر ئاشنایەتیان لەگەڵ ئەدەب و فەلسەفەی بیانیدا هەیە ناوی ئەویان بیستووە و بەرهەم و نووسینی ئەویان خوێندوەتەوە. فریدریش نیچە بە دڵنیایەوە یەکێکە لە سەیرترین کەسایەتیەکانی مێژووی جیهان. ڕەنگە یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەو کەسایەتیە سەیرە ئەوە بێ هیچ نووسەر و شاعرێک بە ئەندازی ئەو دوژمنی نەبوو بێ. ئەو پیاوە کە لە نیوەی دووەمی سەدەی 19دا ژیا، دروست لە سەرەتای سەدەی 20دا مرد. ڕەوا یان نەڕەوا بە فاکتەر و وەڕێخەری سەرەکی یەکێک لە گەورەترین بزافە سیاسی و کۆمەڵایەتیەکانی ئەم سەدەیە واتە سەدەی 20م ناوزەت کرا. بەرهەمەکەی خوێناویترین و هۆڤناکترین مرۆڤکوژی مێژووی مرۆڤایەتی بوو. بەڵام لە ڕاستیدا نیچە گوناهێکی لە دروستبوونی بزافی تۆقێنەر و توندتویژی نازیزم بە تایبەتی لە هێستریای هۆڤیگەرانەی سەرانی ئەو بزافەدا نەبوو. ڕاستە ئەو ژمارە واتە سەرانی ئەو بزافە خۆیان بە پەیڕەوکارانی فەلسەفەی نیچە ناودێر کرد. بەڵام زۆر ئاسانە لەوە تێبگەین کە جۆری هزری ڕاستەقینەی نێوان نیچە و ئەوەی ناسیۆنال سۆسیالیستەکانی ئەڵمانیا ئەنجامیاندا جیاوازیان ئاسمان و ڕێسمانە. نیچە لە ئینگری بنەمای دەسەڵات بوو، بەڵام ئەو دەسەڵاتە لە ڕوانگی ئەودا لایەنێکی تایبەتی و مۆڕاڵی هەبوو کە زۆر قوڵتر و مەزنتر بوو لە تێگەیشتنی نازی لە دەسەڵات. بێگومان ئەمە نابێتە بەڵگەیەوەی کە فەلسەفەی نیچە بەڕاستی مایەی قبوڵ بێ، چونکە شێوەی بیرکردنەوە و فەلسەفەی نیچەیزم لە بنەڕەتدا لەگەڵ ژیانی ئێمەدا یەک ناگرێتەوە. نیچە خۆشی سەرنجام لە شڵەژانی بەردەوامی دەرونی و گۆشەگیری و شێتی بترازێ نەیتوانی بەو فەلسەفەیە بگاتە ئەنجامێک. ڕەنگە هەر لەبەر ئەوەش بێ کە ئەو لە هیچێک لە نووسین و شێعرەکانیدا ناڵێ بە دوای منداوەرن، بەڵکو هەر ئەوەندە دەڵێ ئەمە ڕێگایەکە کە من هەڵم بژاردووە. جگەلەوە خۆشی ناگەتە دوا قۆناغی ڕێگاکە، چونکە لە ڕاستیدا ئەو ڕێگایە ڕێگای مرۆڤ نییە، ڕێگای ئەو دی مرۆڤە کە فەلسەفەی نیچە بە دەوریدا دەخولێتەوە. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەو شێوە هەستکردن و شێوە بیرکردنەوەیە پڕە لە شکۆ و مەزنایەتی پیاوانە کە هەموو بەرهەمەکانی نیچەی گرتووەتەوە. ئەو شکۆیە شکۆیەکی تایبەتە کە هیچ چەشنە لاوازی و ڕەشبینیەکی تیانە. تەنانەت ئەو پێکەنینە گاڵتامێزەی کە لە زۆربەی بەرهەمەکانی ئەودا بەدی دەکرێت پێکەنینێکی شەیتانی نییە، هی پیاوێکی بەهێزە کە بەرامبەر خەڵک و خۆی پێدەکەنێ. زەردەشت وەهای گوت ئەو بەرهەمەیە کە کەسایەتی و هزر و فەلسەفەی نیچەی بە شێوەیەکی تەواو تیایدا بەرجەستەیە. لە سەرتاسەری ئەو کتێبەدا جۆش و خرۆش و گەشببینی و بەرزەفڕی تایبەتی نیچە لەگەڵ ڕۆح و شێوەی دەربڕینی شاعرانە کە پتر تایبەتە بە نیچە بەدی دەکرێت. لەو کتێبەدا ئیتر شوێنەواری ئەو هەستە نەرمونیانە بەدی ناکرێ کە لە بەرهەمە سەرەتایەکانی نیچەدا هەیە، چونکە ئیتر ئەو هەستە جێی خۆی داوەتە جۆش و خرۆشێکی زۆر قوڵتر و گاڵتامێستر و تاڵتر. پارچەیەکی بەرز لەو کتێبەدا هەیە کە ڕەنگە بشێ بە ترۆپکی هونەر و هزری نیچەی دابنین و ناوی ئاوازی شەوە. ئەو پارچەیە ئەگەرچی شێعر نییە و تەنیا بە شێوەی پەخشانێکی کێشدار نووسراوە، لە ڕاستی دەبێ بە یەکێ لە بەرهەمە شێعرەکانی نیچەی دابنین. ڕەنگە وەبیرهێنانەوەی ئەم خاڵە بێجێ نەبێ کە شێعری نیچە بەشی سەرەکی بەرهەمی ئەدەبی ئەو پێکێنابێ، چونکە گرنگترین بەرهەمەکانی نیچە کە بریتین لە زەردەشت وەهای گوت، مرۆیی، زێدەمرۆیی، زانستی خەندان، لەو دیوی چاکە و خراپە، ئەمەیە پیا و هیتر هەمویان بە پەخشان نووسراون. لەلایەکی ترەوە ژمارەی شێعرەکانی نیچە یەکجار کەمن، بە جۆرێک کە هەر هەمویان ڕەنگە لە دوو هێندەی ئەم کتێبە تێنەپەڕن. بەڵام بەمەشەوە ئەو هۆنراوە بە ژمارانە کەمن بە ئەندازەیەک بەهێز و پوختە و لە جۆری خۆیاندا بێهاوتان. تەنانەت لە چەندین ڕۆوە بێوێنن
کە نیچەیان گەیاندووەتە ڕیزی گەورەترین شاعرانی هەڵمانی. نیچە خۆشی هیچ کات شێعرەکانی خۆی بە بەشێکی سربەخۆ و جیا لە بەرهەمە ئەدەبیەکانی خۆی نەدەژمارد، بۆیە تا کۆتایی قۆناغی ژیانیشی ئەو شێعرانە وەکو کۆمەڵێکی جیا و سربەخۆ بڵاو نەکرانەوە. تەنیا لە ساڵی 1894 بۆ یەکەمین جار شێعرەکانی نیچە لە ژێرناوی بەرگی هەشتم لە دووتۆی سەرجەم بەرهەمەکانی ئەودا لەلایەن فریتز توگل بڵاوکرانەوە. ساڵی 1898 خات و فرۆستەر نیچەی خوشکی نیچە کۆمەڵەیەکی سربەخۆی لە شێعرەکانی براکەی بڵاو کردوێتەوە کە بۆ یەکەمین جار چەند شێعرێکی قۆناغی لاوێتی نیچەی تیا چاپ کراوە. ئەو کۆمەڵەیە بەرهەمە شێعرەکانی قۆناغی 17 ساڵی شاعرێتی نیچەی لەخۆ گرت بوو. ساڵی 1871 پارچەی ئەندای مێلانچۆی تا ساڵی 1887 پارچەی دیۆلمسنس کە بەشێکی گرنگی ئەو بەرهەمە بریتیە لە پارچە و کۆپڵەی کورد و هەندێکیان پارچە شێعری زۆر کورتی شاعران نزیکەی هەموو ئەو پارچە شێعریە درێژ و کورتانە لە کتێبی جیاجیەکانی نیچە وەرجێڕاون، چونکە وەک باسمان کرد نیچە خۆی هیچ کات هەوڵی نەدا کۆمەڵێکی شێعری سربەخۆ بنووسێ. جیاوازێکی زۆر لە ڕووی بەهای ئەدەبی و توانای دەربڕین لەو بەرهەمە شێعریەدا هەیە. شێعرە سەرەتایەکانی نیچە زیاتر لە سروشت و هەست و نەستی لاوێتیەوە نزیکن. هەندێک جاریش ناسکی هەستێکی تایبەتیان تیا بەدی دەکرێت کە لەگەڵ سروشت و ڕۆحی نیچەیدا کۆک نییە. بەڵام لە نیوەی دووەمی ئەو کۆمەڵەیەدا نۆرەی پارچەی بەرز و زۆر بەهێز و پوختە دێت کە لە ئەدەبیاتی ئەڵمانیدا بە بێهاوتا لە قەڵەم دراون. ئەو بەشان نزیکەی سەرجەم ئەو پارچانە دەگرێتەوە کە پەیوەندیان بە زەردەشتەوە هەیە، واتە پارچەکانی لەسەرەوەی بەرزایەکان، خامۆشی ئاسنین، خۆر ئاوا دەبێ، هەژاری ئەو کەسەی کە بەتواناترە، شکۆی ئاریانە، شێتێک شاعرێک، لە نێو کچانی بیاباندا، لە نێو باڵندە شکاریەکاندا، نیشانەی ئاگرین، شانازی و ئەبەدیەت و دوایین خواست. لە بەشێکی ئەم کتێبەدا هاتوون هیچ دەستکاریەک لەم کۆمەڵەدا نەکراوە، تەنها خۆمان لا وەرجێڕانی هەندێک لە پارچە کورتەکانی دیکەی نیچە کە بایەخیان بەم پارچە ناوبراوانە ناگات بێجگە لە پارچەی لەسەرەوەی بەرزایەکان پارچەکانی تر لە ساڵی 1888 بەدواوە نووسراون. لەسەرەوەی بەرزایەکان، ئەی نیوەڕۆی ژیان، ئەی ڕۆژگاری پرشکۆ، ئەی باخی هاوینە، ئەی شادمانی نیگەران، هەستە سەر پێ و گوێ بگرە. من ڕۆژ و شەو چاوەڕێی یارانی خۆمم، بۆ دۆستەکانم، بۆ دواکەوتن، ئیتر وەرن چونکە کاتی هاتن هاتووە. مەگەر نازانن لەبەر خاتری ئێوە ئیرۆ بەستەڵەکە، خۆڵە مێشڕەنگەکانی کوێستان بەرگی ئەرخەوانیان کردووەتە بەر. مەگەر نازانن ئەمڕۆ جۆگەلەکان لە گەست شوێنێکدا سۆراخی ئێوە دەگرن و لەسەرەوەی کوێستانەکان باکان و هەورەکان چاویان بڕیوەتە شوێنە دوورەکان تا بەڵکو و نیشانێک لە هاتنی ئێوە بەدیکەن. لەسەر هەندێک چیاکان خوانی پێشوازی بۆ ئێوە ڕاخراوە. بەڕاست ئەوە چێە هێندە لە ئەستێران نزیک بۆتەوە؟ چێیە کە ئاوا بە کەنار خەرەندە قوڵ و تاریکەکاندا هاتووە؟ کام قەلەمڕۆی پادشای هەیە لە قەلەمڕۆی من فراوانتر بێ؟ چێ تامی شیلەی هەنجوینی منی چێشت بێ؟ وای ئەی یاران، سەرنجام هاتن، وەلی ئەفسوس دەزانم بۆ دیتنی من نەهاتوون. دەبینم کە نیگەران و دوو دڵوەساون و زۆر لە خۆتان دەکەن تا تووڕە نەبن. ئەرێ بەڕاست ئیتر من ئەو کەسەی کە بووم نیم؟ ئیتر نیشانەیەکم لەو سیما و ڕەفتاری جاران نییە؟ یارانی من، ئەرێ بەڕاست ئەوەی کە هەم شتێکی دیکەیە کە بە دوایدا هاتبوون؟ ئایا ئێستاکە کەسێکی دیکە؟ ئەو کەسم کە هەمیشە پشتی خۆم لە زەوی بدەم و لەگەڵ هێزی خۆمدا لە شەڕدا بم، بەسەرکەوتنی خۆم ئازار بچێژم و لە شوێنێ پەکم کەوێ و بوەستم. ئاخر
ئاخر مەگەر من نەبووم دەمێکە سۆراغی ئەو دەڤەرەم گرتووە کە شنەی شەماڵی تیادا لە هەموو جێیەکی تر بەتەوژمتر هەڵدەکا. لەو دەڤەرە ئارام و بێبەرهەمە نیشتە جێبووم کە هیچ کەسێ ناچێتە ئەوێ. ئاخر نە من خەڵک و خوا و کوفر و ئیمانم یەکسەر لە بیر بردووە تا لە تارمایەکی سەرگەردانی کەنار بەستەڵەکە کوێستانی بەرزەکان زیاتر نەبم. ئەی دۆستانی دێرینی من، دەبینم کە ئێستا لەرزێک لە خۆشەویستی ڕەنگی لەبەروان بڕیوە. نا، ئێرە جێی ئێوە نییە. وەرم بە بێڕک و کینە لە یەکجیا ببینەوە. ئێوە لەم دەڤەری بەستەڵەک و بەردەڵانە کە تایبەتە بەڕاوچی و گیاندارانی چێوی کوێستان ناتوانن پەلە نەکەن. بەڵام من لە مێژە ڕاوجزیەم کوێستانم. ببینن چۆن کەوانم هێندەی ڕای بکێشم مکوم بووە. ئەم ژێیە مکومە نیشانی خواستی مکومی منە. ماڵوێران خۆتان، چونکە ئەو تیرەی لە کەوانی مندایە لە هەموو تیرێک ترسناکترە. ئادەی ڕاکەن بۆ ئەوەی خۆتان دەرباسکەن، ڕاکەن. پشتان لەم خۆرە کردووە کە بڕۆن. ئەی دڵی من، نوکە ئیتر ئاسوودە بە. ئەوانەی کە بێتوانە بوون ڕۆیشتن. ئێستا ئیتر ڕێگای ئومێد ئاوەڵایە، چونکە دەتوانی دەرگاکان بۆ پێشوازیکردن لە دۆستانی بەکراوەیی بهێڵیەوە. لێبگەڕێ با دۆستە کۆنەکان بڕۆن، ئەوانیش هەر لە بیرکە. ئەگەر بەڕاستی بوویت بەلاو پەیوەندی بەلاوانەوە بکە. تەنها ئومێدێک هەیە کە هێشتا ئێمە پێکەوە گرێدەدا. چێدە ئەو هێڵە کاڵبوانەی کە ڕۆژگارێ بەدەست و پەنجەی خۆشەویستی و نووسرابوون بیخێنێتەوە. ئومێدی ئێمە وەکو کۆنە کاغەزی زەمانی بەریە کە پەنجەکانمان لە ترسی ئەوەی نەکاون بێ توندەی گوشێ. لێرەی در دۆستانی من نین. چی بڵێم؟ تەنها تارمایی گەلێکن لە دۆستانی من کە هەندێک جار لە تاریکایی شەودا ڕوبەڕووم دەبنەوە. تاوێ تەماشام دەکەن، اینجا دەڵێن نە هەڵەیەک ڕووی نەداوە، ئێمە خۆمان بووین. ئۆی ئەمە چ قسەیەکە؟ ڕۆژگارێک ئێوە بوونی گوڵاوتان لێدەهات، لێ هەنووکە وەکو گوڵە ژاکاوەکان بیکیانن. ئەی خەون و خەیاڵی لاوێتی، هیچ کەس گوزارشتێکی شایستەی لە تۆ نەخستە ڕوو. ئەوانەی کە من بە دوایاندا دەگەڕام، ئەوانەی کە پێم وابوو چونکە لە گۆڕاندان سیمای خۆیان ناگۆڕن تەنها پیر دەبوون. ئەمانە چۆن بە کەسە نزیکەکانی خۆمدا بنێن؟ کەسی من تەنها ئەو کەسەیە کە ڕوخساری خۆی دەگۆڕێ بەڵام پیر نابێ. ئەی نیوەڕۆی ژیان، ئەی لاویەتی دووەمین، ئەی باخی هاوینەی، ئەی شادمانی نیگەران، ڕابە و گوێ بگرە. من شەو ڕۆژ چاوەڕێی دۆستە ڕاستەقینەکانی خۆمم، چاوەڕێی یارانی تازەم. ئەی دۆستانی تازە، وەرن چونکە کاتی هاتن هاتووە. سرودی من کۆتایی هاتووە. ئاوازی نەرمونیانی هەوەس لەسەر لێوانم خامۆش بووە. ئێستا ئیتر تەنیانیم. جادوگەری کوێستان لێرەیە. یاری نیوەڕۆی من، دۆستێک کە لە دێر زەمانەوە بە دوایدا دەگەڕام لێرەیە. نانا، ناوی ئەوم لێ مەپرسن، هەر ئەوەندە بزانن کە ئەوە. نیوەڕۆ بوو کە هاتە لام، نیوەڕۆ بوو کە من یەکێک بووم و بووم بە دوان. بەزمی شادی خۆم، بەزمی شادی شادیەکانم جێراوە. چونکە ئێستا زەردەشت لێرەیە. زەردەشت، میوانی میوانان، زەردەشت، یار یاران لێرەیە. هەنووکەی تر لاویەتی بزەی لەسەر لێوانە. پەردەی ڕەش دڕیاوە. ئیتر ڕۆشنایی و تاریکی ئاوێتەی یەکتین.
جێگرانی عزیز و خۆشەویست، بەشی یەکەم لە هۆنراوەکانی نیچە کۆتایی پێهات. تا شەوێکی دیکە و پێگەشتنەوەیکی دیکە ئارام و شاد بشین. سیلس ماریا دانیشتم و چاوەڕوان، بەڵام چاوەڕوانی هیچ شتێک نەبوو. لەو دیوی چاکە و خراپەوە بووم. هەندێک جار لەگەڵ ڕووناکی و هەندێک جار لەگەڵ تاریکیدا یاریم دەکرد. هەرچی هەبوو بۆ من یاری بوو، یان دەریا بوو، یان نیوەڕۆ بوو، یاخود گوزەشتی بێ ئامانجی کات. ئەو کات ئەی دۆستی من، ئەو کاتە بوو کە لە ناکاو یەکێک بوو بە دوان و زەردەشت لە بەرامبەری مندا تێپەڕی. سترانی مەستی هۆی پیاو شیار بە بشنەفە کە شەوی تاریک ستەڵێ خەوت بووم و کە لە خەونێکی قوڵ و ئاگا هاتووم. دنیا قوڵ و بێبنە، چونکە لە ڕۆژ قوڵتر بیر دەکاتەوە. ئازاری ئێوە زۆرە، بەڵام شادی لە ئازاری سەردڵی ئێوە قوڵترە. ئازار دەڵێ چاو بپۆشە، بە وێناکردنە شادی هاوشانی ئەبەدیەتە، چونکە لە ناخەوە داوای ئەبەدیەت دەکات. ئەمەیە ئەو سرودەی کە زەردەشت خوێندی. خامۆشی ئاسنین، 5 گوێ ئامادەی بیستن و هیچ دەنگێ نازرینگێتەوە. دنیا لاو بووە، بەگوێی کونجکۆڵی خۆم و دوای دەنگێ کەوتوم. 5,000 بە دوای یەکدا کولابم هەڵدا و 5,000 ماسیەک چییە پێوە نەبوو. چۆم هەڵخست لە نێو تۆڕی ماسیگیری مندا، هیچ دەنگێک وەڵامی نەدایەوە. بەم شێوەیە من بەگوێی ئەڤینەوە ئامادەی بیستن بووم. سۆراخی ژیانی ئێمە، سۆراخی بەختەوەری ئێمە لەو دی و باکوور، لەو دی و بەستەڵەکەکان، لەو دیوی ئەمڕۆ، لەو دیوی مەرگەوە بگرە. چونکە نە لەسەر زەوی نە لەسەر ئاو لە هیچ جێگایە ڕێگەی بەرە وڵاتی بەختەوەران نادۆزیەوە. ئەمە قسەیەکە کە پیاوێکی ژیر بە ئێمەی گوت. ئیدی هیچ شتێک بۆ بەرزاییەکان ڕام ناکێشێ، چونکە ئەو بەرزاییانم باش ناسیون. دەیان ناسم و خوازیاریان نیم، چونکە لەو بەرزایانە ئیتر ناتوانم چاوم بۆ سەرەوەتر هەڵبڕم. ناچارم سەیری خوارەوە بکەم و وەک ئەو ڕۆحانیانم لێبێ کە تاوان باران پاک دەکەنەوە. ئاخر هەموو ئەوانەی خوازیاری بەخشینن ڕوویان لە خوارەوەیە. هەرچیەکم هەبوو بەخشیم، داراییەکانم بەخشیم، ئاسایشیشم هەروە. ئیتر بێجگە لە تۆ ئەی ئومێد چیم بۆ نەماوەتەوە. پاش ماوەی ئەستێرە وێران بووەکانیشم بۆ ماوەتەوە. من لەو ئەستێرە وێران بووانە دنیایەکی تازەم چێ کرد. وای یادی بەختەوەری بەخێر کە لەو بەرزایانەدا هەمبوو. ئەوەی کەمڕۆ مایەی بەختەوەری منە سێبەری خۆی بەسەر ڕۆشنایی ئەو بەختەوەریەی جاران داکێشاوە.
ساڵێکی ئارام بەخش، ئەوەی کە لە زمانی ئەوانی دیکەدا پێی دەگوترێ سێرە، لێرە گۆڕاوە بۆ پەڵەیەکی تاریک. ئەگەر بتەکان تێک بشکێنی کارێکت نەکردووە، ئەو کاتە بەڕاستی کەسێکی ئازا دەبیت کە خۆی بتپەرستیت لە ناخی خۆتدا لە نێو برد بێت. پیاوانی مەزن و ڕووبارەکان بە باریکە ڕێیاندا ڕێگای خۆیان تێی دەکەن، بەڵام ڕوویان لە ئامانجی خۆیانە. ئەمە گەورەترین جیلوەی ئازایەتی ئەوانە، چونکە نیشانەدەن کە ئەوان لە ڕێگا پڕ لە پێچ و سەختەکان نادرسن. ئەمەیە خواستی من و لەو دەمەی ئەم ئیرادەیەم کردووە هەرچیەکم گەرەک بێ لەبەردەستمە. ئەمە دوایین نیشانەی ژیری من بوو. خوازیاری ئەو بووم کە پێی دەگوترێ دەبێ بە ناچاری پێم نایە سەر دەبیەکان. ئەمەیە خواستی من و لەو دەمەی ئەم ئیرادەیەم کردووە هەرچێکم گەرەک بێ لەبەردەستمە. ئەمە دوایین نیشانەی ژیری من بوو. خوازیاری ئەو بووم کە پێی دەگوترێ دەبێ. بە ناچاری پێم نایە سەر دەبێیەکان و لەو بەدواوە ئیتر هیچ دەبێکم لەسەر ڕێگای خۆم بەدی نەکردووە. چی بووە؟ ئاوار و پێوی دەریا هاتووەتە خوار. نا، وشکای زیاتر بووە، چونکە گەرمایکی نوێ لە خۆیدا بەدی کردووە. ئێوە ئەی شەپۆلەکان، ئەی شەپۆلە تێک چڕژاوەکان، چما ئاوا بە تووڕەی هاوار دەکەن. چڕک و کینەیەکتان بەرامبەر من لە دڵدایە. دروستە من بە سەڵ سنگی ئێوە شەق دەکەم، شەقی دەقەم تا بۆ پێشەوە بچم. بەڵێ ئەوە ئێو خۆتان کە بە جوڵەی خۆتان بەلەمەکەی من بەرە و ئابەدیات دەبن. هۆشمەندایەتی من هەڤرکەی لەگەڵ خۆردا دەکرد. دەمویست شادی خۆر بم، بەڵام بوومە مایەی تێڕامانی ئەو. تیرێژی حکمەتی من دیدەی ئەو شەمشەمە کوێرە شەو کوێرانەی نابینا کرد. دیسان لافاو دەخرۆشێ، بەڵام هەنووکە ئیتر باکت، چونکە گەنجینەی هۆشی زەردەشت بڵێ سەدار و بێدەنگ و قرس بەسەر چێڵگە و مەزراکاندا ئاوێزانە. شنەبایەک هەڵدەکات، دەبێتە مایەی ئازاری من. بەڕاست مەگەر من هاوێنم کە ئاوا بە نەفەسێک ڕەش هەڵگەڕێم، دەبێ بگەڕێیتەوە نێو کۆڕی خەڵکی. لە نێو خەڵکدا مرۆڤ مشت و ماڵ و کۆم دەبێ، بەڵام گۆشەگیری و تەنیایی مرۆڤەکان سست و گەندەڵ دەکات. لە جەنگدا بنچینەی هەموو شتێک فریودانی دوژمنە. بمەوێ یان نا، زرەی شاراوەی من ئەو پێستە ڕێویەیە کە کردوومەتەبەر. تەنانەت گورگێک بە قازانجی من گەواهیدا وگوتی تۆ لە خودی ئێمەی گورگیش باشتر دەلوورێنی. ئایا بەڕاستی ئێوەم خۆش دەوێ؟ بەڵێ، وەک چۆن سوار پێڕۆکەی خۆی خۆش دەوێت، چونکە پێشەوە چوونی خۆی و گەیشتن بە ئامانجەکانی لەوە دەزانێ. مرۆڤ ئەو شتەی کەنیەتی و پێویستی پێی هەیە دەبێ بە هەر نرخێ بێ وەدەستی بێنێ. لەبەر هەوەیە کە من ویژدانێکم بۆ خۆم فەراهەم کردووە. حەقیقەت وەک ژن وایە، زیاتر نییە، فێڵبازە، چونکە بەتەنگ پاکیزەی خۆیەوەیە. ئەوەی کە خۆشی دەوێ لەژێر پەنجەکانی خۆی دەشارێتەوە، چونکە پەنجەکانی خۆی دەشارێتەوە، بەڵام بە ئاشکرا قسەیەکی لەبارەوە ناکات، هیچ زانیاریکیش ناخاتە ڕوو. وەکو ژنان تەنیا ڕادەستی هێز و دەسەڵات دەبێت، کەوایە بۆ ئەوەی بیخەیتە ژێر کێفی خۆتەوە هێز بنوێنە.
ئەی ژیرتری مرۆڤ، تا دەتوانی سەختتر بە تاکو ئەو حەقیقەتە پاکیزە ناچار بکەیت ملکەت و پەیڕەویت لێ بکات. ئەو بۆ خۆشبەخت بوون پێویستی بە هەستکردن بەهێز و دەسەڵات هەیە. مەگەر نەمگوت کە حەقیقەت وەک ژن وایە و زیاتر نییە. ئەو پشیلە لە بەردا تاشرا و قورسانەی کە خوایانی چاخە سەرەتاییەکان بوون هێشتا لە جێی خۆیان وەستاون. چۆن دەتەوێ سەرنگونیان کەیت؟ وەک تۆپەڵە خۆرێک وایە لەبان قەت باڵێکی پڕ بەفردا. لە ڕاست مرۆڤ میهرەبانە، لە ڕاست سروشتیش. تۆ کە سرت لە مەتەڵان دەردەچێ مەزەندە بکە و هەڵی بێنە کە ئێستا پاکیزەی من لەکوێیە. بەر لە ئێستا لە پێش منەوە ڕای دەکرد چونکە لە فێڵبازی من کە خەریکی نانەوەیدا بووم دەترسا. هەرگیز هاودەمی دێو مەکە چونکە بەزەیی و میهری دژوارە. هاو ئامێزی ئاشقانەشی جەستەت تێکداڕێ. ئێژن خوای ئێوە خوای خۆشەویستیە. ئێژن خوای ئێوە خوای خۆشەویستیە. بەڕاست ئایا پەشیمانی و ئازاری ویژدانیش کە هەمیشە باسی دەکەن بە نقورچکەی خوا و خۆشەویستی دەزانن؟ ئەندێشەی من هێشتا لە نێو ژیلەمەوەی ڕوونی گڕکانی خۆیدا گەرم و لە هەڵچووندایە. بەڵام هەرشی لەمەوە زوخاڵی گڕکانێک دوجار حەسارێک بە دەوری خۆیدا چێ دەکات. هەر هەندیشەیەکیش دوجار لە ژێر یاسا و ڕۆژشوێنەکانی خۆیدا کلب دەبێت. کاتێک کە هیچ دەنگێکی تازە قسەیەکی تازەی نەگوت ئێوە هاتن بە شەو گوزارەی کۆن یاسایکی نوێتان داهێنا. پێوەەر ئەوەیە کاتێک کە حەقیقەتی ژیان لە نێوچوو پەیکەری یاسا قیت دەبێتەوە. هەر شتێکی لە دەوروبەری ئێوەدایە درەنگ یازوو دەبێتە خودی ئێوە. اینجا نۆرەی نەریت دێت چونکە هەر جەیەک کە ماوەیەکی درێژخایەن تێیدا دانیشی دوجار بۆکەن دەبێت. ئایا بەهێزی؟ بەهێز وەکو کەر یان بەهێز وەکو؟ ئایا لە خۆبایی؟ هێندە لە خۆبایی کە لە بێهودەی خۆت شەرمدات نەگرێ. بۆ دوور بڕوانە بەڵام بۆ دواوەنا. ئەو کەسەی کە بیەوێ پێی بەڕازی هەر قوڵایەک ببات سەرنجام ڕەوانەی قوڵایەکان دەبێ. پەلاماری من مەدە. چما نووست بووم، ماندوو بووم، بەڵام دەمردبووم. دەپرسی بۆچی دەنگم ئاوازێکی ئاوا کپی هەبوو؟ لەبەرەوەی لە خەودا هەناسەی قوڵم هەڵدەکێشا. نەوای ماندوویەتی بوو بەڵام پێشوازیەک نەبوو کە لە مەرگ بکرێ. ئەم دوا بەربەستە، ئەم بیرەی بیرکردنەوەیە چێ بۆ خۆی درستی کردووە؟ ژیانە کە خۆی بربەستی گەورەی خۆی هێناوەتە ئارا و ئێستا وەرە و بیبینە کە لەسەرەوەی ئەو بربەستە دەستی کردووە بە قەڵەم بازدان. هاوڕێنی عەزیز و خۆشەویست، ئەڵلقەی دووەم لە خوێندنەوەی کتێبی باشترین هۆنراوەکانی نیچە کۆتایی پێهات. تا شەوێکی دیکە پێتان دەگەینەوە. شێکی شاد بۆ گشلایتان.
بەرەو بەرزایی بڕۆن. ئایا ڕاستە کە ئێوە پیاوانی مەزن هەمیشە ڕوە و بەرزایی دەڕۆن؟ بەڵام ببورن. ئایا ئێوە لەو گولانە ناچن کە بەرەو سەرەوە هەڵدرابن؟ ئایا ئێوە کە بۆ بەرزایی دەچن لەبەر ئەوە نییە کە دەزانن هی ئەو نزمایانن؟ هەر بارێکی گرانت کە لەسەر شانە فڕێدا لە بیریکە، چونکە هونەری لە بیرکردن هونەرێکی خوداییە. پێت خۆشە بفڕی؟ گەرەکتە مەحرەمی بەرزاییەکان بیت؟ ئەگەر ئەوەت دەبێ هەر شتێکی قورسە لەلات فڕێدە نێو دەریا، ببینە ئەمە دەریایە، خۆڵ هەڵدا ناو دەریا. آخر هونەری لە بیرکردن هونەرێکی خوداییە. دات نەکەی پیاوی سەرکەش لە نزیک بوونەوەی مەترسی ئاگادارکەیتەوە، چونکە بە ئاگادارکردنەوەی ئەو ڕەوانەی هەڵدێری دەکەیت. بۆکوێ دەچوو؟ دیار نییە، بەڵام گومانی تیانە کە لەو ڕێگایەداون بوو. ئەستێرەیەک بوو کە لە نێو بۆشایی ئاسمانەکاندا کوژایەوە و ئێستا ئیتر لەو بۆشایەدا هیچ شتێک نییە. چماخۆی لەو بەرزاییەوە فڕێدای خوارێ، چ شتێک ناچاری کرد وا بکات. دڵی بۆ هەموو ئەوەی کە لەو خوارەوە بینی سوتا بوو، هەنوو کە ببینە کەوا تێکشکا و بێگیان و بێکەڵک کەوتووە. بەم زوانە خودیەتی خۆی بان کردووە، هەراوە زوو ماندوو بووە، هەراوە زوو دەچێتە سۆراغی ئەو ڕێگانە دەگرێت کە پێشتر پێیاندا تێپەڕیوە. ئەگەرچی ئەو لە ڕابردوودا چەندە ئەو ڕێگانی خۆش دەویستن کە پێیاندا ڕەت نەببوو، خۆی سوتاند و بووە خۆڵەمێش، نەک لە نێو ئاگری ئیمانی خۆیدا، بەڵکو لەبەرەوەی کە ئازایەتی نەبوونی ئیمان لە خۆدا بەدی نەکرد. بۆ ڕزگاربوون لە هەموو ئازارێک تەنیا دوو ڕێگا هەن، کامیانت دەوێ هەڵی بژێرە، مەرگی خێرا یان عەشقی درێژخایەن. مرۆڤە بچووکەکان چ مرۆڤ گەلێکی نازەنینن، ڕەفتاریان دڵسۆزانە و خوێنیان گەرمە، تەنیا دەرگای خانوەکانیان نزمە، چونکە لە کەسە بچووکەکان بترازێ کەس هەمووشۆی ماڵەکانیان ناکەن. دەتەوێ ئەوان دەستەمۆی خۆتکەی وا قسەیان لەگەڵدا بکەی کە لەگەڵ مەڕی ونبوودا دەکرێ، بڵێ ئاگادار بن، ڕێی خۆتان ون کردووە بە پێچەوانەوە دەڕۆن. دەبینی کەوان بە دواتدا دێن، چونکە بەو قسەیە هەستی خۆ بە زلزانی ئەوانت ڕازی کردووە. بە دواتدا دێن و بەهێمنی بە خۆیان دەڵێن سەیرە، کەوابوو دیارە ئێمە ڕێگایەکشمان هەبووە. بەڵێ ئاشکرایە کە هەنووکەش ڕێگایەکمان هەیە، نیگایەکی لێبڕاوانە و داخراو زیاتر ناڕۆشن، وەها نیگایەک مای شانازی ئەو کەسەیە کە دەبینێ ڕوون و ئاشکرا سەیری ئەوی کردووە. گەرەکتە دڕک بڕنیەوە، وریابە پەنجەکانت بە خوێندانەیەن، بۆچی خەنجەرێک ناگریە دەست؟ ئایا ئێمە هەمومان وەکو ئەسپی پەرێشان و تاساو نین؟ لە سێبەری خۆمان لە سێبەری ژوور سەر و ژێرپێی خۆمان ناڕەوینەوە؟ بێژە کە بمان بەنە ڕووناکی، بەڵام پشتمان لە خۆرە تاوکەن. کاتێک کە مرۆڤی گۆشەگیر دووچاری ترسی گران دەبێ، کاتێک کە دەڕوا و ڕادەکا بێ ئەوەی بزانێ بۆ کوێ دەچێ، کاتێک کە لافاو لە دوایەوە دەنەڕێنێ و بروسکە و هەورە تریشقە لە پێشیەوە چەخماخ ئەدەن، کاتێک کە دوکانی پڕتارمایی نوقمی ترس و هەراسی دەکات. تا ئەو ڕادە کونجکۆڵیت، دەتوانیت سەیری ئەو دیوی دیوارەکان بکەیت؟ پێدوانیە بۆ ئەم کارە پێویستە پشتە سەریشت چاوی پێوە بێ؟ ئاواز و وەجوڵە کەوتووە، هەنیشکی خۆی ناومێدانە لار کردوەتەوە، دەنگێکی لەرزان و نیگاشی تێکەڵی هەراسانیە. عارەبی سارانشینی نێژێ، تەنانەت دووکەڵیش سوودی هەیە. من لە دووپاتکردنەوەی ئەو قسەیە دەڵێم بەڵێ، مەگەر تۆ ئەی دووکەڵ ڕێبواران ئاگادار ناکەیتەوە کە ڕەشماڵی میوانداری لەم نزیکانەیە؟
ئایا شکستنی هەی؟ ئەگەر وای خۆت لە دەستی منداڵان بپارێزە، چونکە منداڵ ئەگەر شتێک نەشکێنێ دڵی داناسراکێ. ئایا من و تۆ بەرامبەر بە یەک بەدبین و ناحەز بووین؟ بەڵام خۆ ئەو کات مەودایەکی زۆر لە نێوان من و تۆدا هەبوو. ئێستا کە هەردووکمان پێکەوە لە نێو کووخێکی چکۆلەداین و چارەنووسێکی هاوبەش پێکەوەی گرێداوین، ئایا دیسان هەردووش منی یەکتی دەبین؟ بەڵام ئەوانەی کە ناتوانن لە یەکتر جیا ببنەوە، بەهەرحاڵ دەبێ ڕێگایەک بۆ خۆشویستنی یەکتر بدۆزنەوە. مرۆڤ ناتوانێت باش بمێنێتەوە مەگەر ئەوەی فەرامۆش بکات. ئەو منداڵانی کە هەمیشە بیرەوەری تەمێکردن و سەرزنشتیان لە زێندایە، ئاگری ژێرکا و درۆزن دەردەچن. ئەم دوایین خزمەت گوزارانی خوا، ئەم دوایین باوەڕدارانی جیهان لە دەوری حەوزی چکۆلەی بازنەیدا لە سەرزک لێ ڕاکشاون و بە دوای بەردا ئەوداڵن. هەست و هزریان تەنیا لەسەرەوەیە کە هەرچیەک ناکەوێ بیپەرستن. ئۆی ئۆی ئەو شاعیرانە لە نێو ئەواندا ئەسبگەری چەموش ببینە کە چەند بێڕەزا دەحیلێنن. جوانی شایستەی چییە؟ بەهەرحاڵ بۆ مرۆڤ نییە. جوانی مرۆڤ لە پشت خۆیەوە حەشارەدات و ئەو کەسی کە خۆی لە پەنای یەکێکی دی دشار دەبێتەوە هیچ بەهایەکی نییە. ئازادانە وەرە پێش. دوژمنت خۆش بوێ، لێگەڕێ با ڕێگر بە کەیفی خۆی ڕوتت کاتەوە. هزرە مەزنەکانی تۆ کە لە دڵەوە دێن و هزرە بچووکەکانی تر کە لە مێشکەوە هاتوون، ئایا کشتیان هەزرگەلێکی چەوت نین؟ ئەو لە قەفەس ڕاکردووە، ماوەیەکی درێژتر لەوەی دەبووە لە نێو قەفەسدا مایەوە، ماوەیەکی درێژتر لەوەی دەبووە لە نیگابانەکەی خۆی ترسا. تەنانەت ئێستاش ترسا و هەراسان بە ڕێگای خۆیدا دەڕوات. سەندەقی لە هەموو شتێک دەچێ، سێبەری هەردار هەڵبڕینێک دەیلەرزێنێ. شێر لە نێو دەمارەکانی ڕۆحیاندایە، بەڵام لەوەش خراپتر بیریان بیری شێرێکە. بە قڕشاڵ دەچن. منیش هیچ حەز لە قڕژاڵ ناکەم. ئەگەر بتەوێ بەدەست بیگری گاست لێ دەگرێ، ئەگەر فڕی دەیتە سەرزەوی بۆ دواوە دەڕوا. زانستی زانایانی کاروباری دێرینە لە زانستی گۆڕ هەڵکەنەکانە چێ. تەمەنی هەردووکیان تەمەنێکە کە لە نێو تابوت و مشاردا بەسەر دەچێ. هەستیان هەمیشە پەرت و پەڵایە. عەقڵ و لۆژیکیشان لە وڕینە و خەیاڵات بترازێ شتێکی تر نییە. دەست لێ نەدرا و تەواو وەستاوە. هەر تەنێ ئەنگوستێکی پێی چەپی هێندەی هەموو مێشکی من عەقڵ و توانای تایە. لەندەهورێکە لە تەقوا کە بەرگی سپی پۆشیوە. بەڵام دەوروبەری من بە حەقیقەتی تر داگیراوە. حەقیقەت گەلێ کە تا هەنووکە بە زەردەخەنەی گاڵتەجارانە نەڕازاوەتەوە. حەقیقەت گەلی تند و تیژانە و کرچ و کاڵ و پێحەوسەلە. ڕۆحێکی بەفراوی، بایەکی سار کە لە لای بەستەڵەکەکانەوە هەڵدەکات، سارتری دەکات. جۆگەلەیەکی ڕاسا و پڕپێچ و تاو بە نێو پانتایەکی پڕ لە زنار و کەوردا کە نائارام و بێئوخرە لە نێو گابەردە ڕەشەکاندا دەدرەوشێ و هەڵدەلەرزێ. ئێژی ئەو کەسەی کە بەڕێی تۆدا دەڕوا یەکڕاست دەچێتە دۆزەخ. زۆر چاکە، کاوا بوو من هەوڵەدەم شاڕەی دۆزەخی خۆم بە پەند و ئامۆژگاری شیرین فەڕش بکەم. ئەی دڵی کەسا سوتین و ئیتر ماوەیەکی زۆر ئازاری تینویتی ناکێشی، چونکە وایستا شنەیەکی نەرم هەڵی کردووە. هەر لە ئێستاوە هەناسەی لێوانی نەناسێک نەوازشی من دەکات. هەنووکە ئیتر نۆرەی وەرزی فێنکی هاتووە. خۆری نیوەڕۆی من گەرمایەکی چەند سووتێنەری هەبوو. ئەی ئەو بایانەی کە لە پڕدا هەڵتان کردووە، ئەی ڕۆحە فێنکەکانی دەمە و نیوەڕۆ کە بەرەو لای من دێن، بەخێر بێن. هەوایەکی خۆش منی لە خۆ گرتووە.
شەو بەدزیەوە نیگای لە من بڕیوە و ناز دەکات. ئەی دڵی هۆشیاری من، هێزت هەبێ بەڵام مەپرسە بۆچی. جێگرانی عزیز و خۆشەویست هاوڕێنی بەڕێز، تا شوێکی دیکە و پێگەیشتنوێکی دیکە شوێکاران بۆ کشتلێکتان باوات دەخوازیم. خۆر ئاوا دەبێ، ئەی ڕۆژی ژیانی من، خۆر بەرەو ئاوابوونە و لە ئێستاوە شەپۆلی زێڕینی ئێوارەیی هەموو جێیەکی داگرتووە. بەرد گەرمای خۆی دەباتە ناخەوە، مەگەرەوە نییە بەختەوەری کاتی نێوەڕۆ لە سەریدا خەوتووە. هەنووکە ئەو بەختەوەریە وەکو ئەو بروسکە سەوز باوانە لە بان گەرداوی ڕەشدا خەریکی یاریە. ئەی ڕۆژی ژیانی من، بڕوانیوە ئێوارە داهاتووە، دوایین تیشکی خۆر نیگای چاوەکانتی گەشت کردووە. ئەو فرمێسکانەش کە دڵۆب دڵۆب لە خوناوی تۆ هاتوونەتە خوار بوونەتە دانەی مرواری. بەم زوانە بڵێ سێر خەوانی تۆ، دوایین ئومێد و دوایین بەختەوەری تۆ بەکبی بەسەر دەریای ڕنگ پەڕیودا دەخشێ و بەڕێگای خۆیدا دەڕوات. ئەی ئارامی ڕۆح، ئەی ئارامی زێڕین، وەرە وەرە تۆ کە شاراوەترین و شیرینترین دیباچەی مەرگی. بەڕاست ئایا من لەو ڕێی کە پێیدا تێپەڕیم خێراتر لەوەی دەبوایە ڕابکەم ڕام کردووە؟ هەنووکە پێکانم لە ڕۆیشتون کەوتون، بەڵام هێشتا نیگای تۆ دەبینم، دەیبینم کە تێم ڕاماوە. لە یاری شەپۆلەکان بە ترازێ هیچ شتێک لە دەوروبەری خۆمدا بەدی ناکەم. هەرچی پێشتر کێش و سنگێکی هەبوو لە ناو دەریای شینی فەرامۆشیدا نقم بوو. ئەمێستا بەلەمەکەم بە تەمبەڵی بەسەر شەپۆلاندا هەڵبەز و دابەز دەکات. ئەی ئاوە خڕۆشاوەکان، ئەی لافاوەکان، سەیرکەن کە چۆن لە یاد کراوم. ئومێدەکان، هەوەسەکان گشتیان نقم بوون و هەنووکە ڕۆحی من ئارام بووتەوە. ئەی حوتەمین تەنیایی، هەرگیز دڵنیایی دڵگیر هێندە لە من نزیک نەبووبووە، هەرگیز نیگای خۆر هێندە نەرم و ئارام نەبوو. مەگەر هێشتا ئەو بەفروسە هۆڵەی بەسەر دوندی چێوەکانی منەوە بوو نەدرەوشایەوە. ئەمێستا بەلەمووی سووک و زێوینی من وەک ماسیەکی ڕاستەقینە لە ناخی پانتایی بینیندا مەلەوانی دەکا. ئەمێستا بەلەمی سووک و زێوینی من وەک ماسیەکی ڕاستەقینە لە ناخی پانتایی بێبندا مەلەوانی دەکات. هەژاری بێتوانە 10 ساڵ تێپەڕیوە، کەچی تەنانەت تنۆکێک باران بەسەر مندا نەباریوە، شنەبایەکی فێنک لێی نەداوم، شەونەمێکی عەشق نەنیشتووەتە سەر دڵم، چونکە لەم دەڤەرە وشکەدا قەت باران نابارێ. ئەی هۆشی من، هەنووکە ئیتر ڕوو دەکەمە لای تۆ تا تکار لێ بکەم لەم وشکە ساڵیەدا وشکی نەکەیتە پیشە. داوات لێ دەکەم خۆت ببیتە شانەی یان پەروەر و شەونەمەی دڵگیر و بارانی ژیان بەخشی من. جاران فەرمانم بە هەورەکانەدا کە لە کوێستانەکانی من دوورکەونەوە. دەمگوت ئەی سێبەرە تاریکەکان دوورکەونەوە، دوورکەونەوە تا هەتاوی زیاترم پێ بکەوێ. بەڵام ئەمڕۆ داویان بۆ دەنێمەوە تا بەڵکو کەمێک بێنە لام و لە دەوروبەرمدا کەمە سێبەرێک چێ بکەن. پێشتر وێڵ بووم بە دوای حەقیقەتی تاڵ،
بەڵام ئەمڕۆ دەستم ڕۆ هەڵقەکانی زولفی ڕێکە و درێژ کردووە. تاوەک چۆن منداڵێک دەستخەڕۆ دەدرێ و لەگەڵ خۆیدا دەیبەن ئاوا ڕێکەوت بکەم بە دۆستی خۆم و دەستخەڕۆی کەم. ئەمڕۆی ترگەرەکمە میواندار بم، تەنانەت چارەنووز لە خۆم تەرە نەکەم و چزووی پیانەکەم. ئەمڕۆی تر زەردەشت دەستی لەسەر سەختی خۆی هەڵگرتووە، وەکو بایەکی گەرم کە سەهۆڵ بەندان دەتوێنێتەوە بۆتە جیلوەی نەرمی و ئارامی. هێشتا لە کوێستانەکانی خۆیدا چاوەڕێیە، بەڵام ئێستای تر لە دوندەکان هاتۆتە خوار، لە بەستەڵەکە نەمرەکان زیاتر هەنگاوی ناوە. ماندووە بەڵام خۆشحاڵ، وەکو خوڵقێنەرێ وایە کە حوتەمین ڕۆژی ئافراندن تێی بکات. خامۆش حەقیقەتێک وەکو هەورە ڕەشەکان بە ژوور سەرمەوە لە گوزەردایە، لە دڵی هەورە بروسکێکی نادیار شریخە دەدا. حەقیقەت هێواش هێواش لە پلیکانە پان و پۆڕەکان بەرەولای مندا دەکشێ. وەرە وەرە ئەی حەقیقەتی هێژا، وەرە ئەمە حەقیقەتی منە، بە چاوانی نیگەران بە جۆشێکی دڵگیر لێم دەڕوانێ و نیگای وەک نیگای کچانی گەنج سەرنجڕاکێش و بزۆزە، وەک بڵێ ڕازی بەختەوری منی دەرک کردووە، دەرکی کردووە کە چما ئەمڕۆ لە دوندەوە دابەزیم و ئاوا نەرم و ئارامم. دەڵێ لە پیشنیگایەوە ئەژدیهایەکی گوڵڕەنگ لە هەمبەر من دەمی لێ کردووەتەوە. خامۆش چونکە حەقیقەتی من دەدوێ. ماڵ وێران خۆت ئەی زەردەشت، حاڵت وەک حاڵی کەسێک وایە کە زەرنابی قودابێ، دوجار زگت هەڵدەدڕن تا زێڕی لێ دەربێنن. ئەی زەردەشت، تۆ پتر لەوەی دەبێ بە توانابی بە توانایی، زیادە لە ئەندازە خەڵکی سەرسام دەکەیت و تووشی بەخیلیان دەکەیت. من خۆم لە بەرامبەر نووری سەرنجڕاکێشی تۆدا توانای خۆڕاگریم نییە، پەنا دەبەم بەر سێبەر و دەلەرزم. بڕۆ ئەی خواوەن توانە، بڕۆ بڕۆ ئەی زەردەشت، لە خۆری خۆت دوورکەوە. پێت خۆشە بە چەنگان ئەو نور و ڕوشنایەت لە خۆت زیادە بە ئەوانی دی ببەخشی، بەڵام نازانی ئەوەی کە بەڕاستی زیادە خۆتی. ئەی خاوەن توانە، ئاگادار بە، ئەگەر دەتەوێت شتێک ببەخشی یەکەم خۆت ببەخشە. ئەی زەردەشت، خۆت ببەخشە. ئێژی 10 ساڵ تێپەڕیوە و لە هیچ هەورێکەوە تنۆکە بارانێک چییە بەسەردا نەباریوە؟ هیچ شنەبایەکی فێنک لێی نەداوی؟ هیچ شەونەمێکی عەشق نەنیشتووەتە سەر چێڵگەی دڵت؟ بەڵام چاوەڕێ بووی کە تۆی خۆش بوێ، کە تۆی پتر لەوەی خاوەن توانای خۆش بوێ. مەگەر نازانی کە گەرمای بەختەوەری تۆ دەڤەرەکانی دەوروبەری وش کردوون و ئەو زەویەی کە لە باران بێبەشە لە عەشقیشی بێبەش کردووە؟ هەنووکەی تر هیچ کەس سوپاست ناکات بە پێچەوانەی ئەوە تۆی کە سوپاسی وردەخۆرانی خوانی هەست و نەستەکانت دەکەی. من تۆم هەر لێرە ناسی، تۆ کە هەژارترینی خاوەن تواناکای، چونکە سامانی زۆر ئازارت دەدات. خۆت لە فرەبەخشین ماندوو دەکەیت، ئارامی خۆت ناپارێزی، باخێک بە خۆت نادەیت. دەروونت هەمیشە بە ئازارە. ئازار سایلۆیەکی گەنمگر کە پتر لەوەی گەنم بگرێ گەنمی چیابێ، ئازاری دڵێ کە پتر لەوەی خۆشەویستی بگرێ خۆشەویستی بنوێنێ. خۆت دەکەیتە قوربانی، بەڵام درەنگە، ئیتر هیچ کەس سوپاست ناکات. ئەی هۆشمەندی بێهۆش، گەر بتەوێ خۆشیان بوێی دەبێ هەژارتر بیت. خەڵکی تەنێ ئەو کەسایان خۆش دەوێت کە ئازار بکێشن، پاروی نان بەوانە دەدەن کە برسین. ئەی زەردەشت، گەر بتەوێ شتێک بدەیت یەکەم خۆت بدە، خۆت بکە قوربانی. پەندی من لەگوێ بگرە، لەگوێ بگرە، چونکە ئەس حەقیقەتی تۆم. شکۆی ئاریان، چی هەیە کە من گەرم بکاتەوە؟ چی هەیە کە هێشتا منی خۆش بوێ؟ دەستی گەرم بخەنە دەستمەوە، دڵانێکم دەنێ کە مەکۆی یاگر بن.
مەگەر نابینن وەکو بانکراوێک کە پێکانی گەرمکەن لە بان زەوی ڕاک شام و دەلەرزم. ئۆی سۆزی ژیانی ڕاستینە سیر سەراپام دەلەرزێنێ، لەژێر تەزوی سەرما و بەستەڵەکدا هەڵدەلەرزم و لەم نێوەدا تۆش ئەیەندێشە ئەیەندێشەی ڕوودا پۆشراوی تووڕە منت لە خۆ تاراندووە. ئەی ڕاوچی پشهەوران، ئەی نیگای پڕ لە تەوس و تواند کە لە تاریکیەوە تێڕاماوی، بمبینە کە بە بریسکەی تۆ لە پێکەوتوم و توانای ڕابوونم نییە. پێچ دەخۆم و پەلەقاژە دەکەم، لەدەست هەموو ئازارە جاوێدانەکان دەناڵێنم، چونکە تیری تۆ ئەی ڕاوچێ دڕەقەکە، ئەی نەناس، ئەی خوددا دڵی کونکون کردووم. تیری خۆت باوێژە، دژوارتر و بەتینتر بیهاوێژە تا ئەم دڵم تێک بشکێنێ. چما دەست لەو جۆرە تیر هاویشنەی کە بە سووکی هەڵی دەدەی و برینداری دەکەی لێ نایکوژی هەڵناگری. بێژە بەو نیگا دڕەقانەی خۆت کە بروسکەی یەزدانی تێدا دەدرەوشێ و هەرگیز لە بینینی ئازاری خەڵک ماندوونابێ سەیری شتێکی تازە دەکەیت. تۆ خوازیاری مەرگی ئێمەیت، خوازیاری ئەشکەنجەدانی ئێمەیت، تەنیا خوازیاری هشکەنجەدانی. بەڵام بۆچی ئەی خوای نەناسی دڕەق ئاوا من ئازارە دەیت؟ ئاخ دەبینم کە لە نێو تاریکی شێوێکی ئەنگوستە چاودا بەرەو لای من دەکشێی. بەڵام چت لە من دەوێ؟ قسە بکە، من تێک دەشکێنی و زەجرم دەدەی؟ ئۆی پتر لە ڕادەی پێویست لە من نزیک کەوتووی، لێم و نزیک کەوتووی تا ئازارم دەی. بڕۆ دەی لێرە مەمێنە کە گوێ لە هەناسم بگریت، بەخیلانە بڕوانیە ناخی دڵم و سیخۆڕی بکەیت. آخر بەخیلی بەچی دەبیت؟ دوورکەوە ئەو پێیشە چما داناوە مەگەر گەرەکتە لەو خانوە بسێژور کە ناوی دڵی منە؟ دەتەوێ پێ بنەیتە نێوی و ڕێنهێنی ترین ئەندێشەکانم بگری؟ ئەی نەناسراو، ئەی بێئابڕوو، ئەی دز، بە تەمای ڕفاندنی چیت؟ دەتەوێت چم لە دەست دەربێنی؟ چم بە زۆر لێ بستێنی؟ تۆ ئەی پشکێنەری ئەندێشەکانی من، تۆ ئەی جەلات، تۆ ئەی خوددا چت لە من دەوێ؟ ئایا من دەبێ وەکو سەگێک لە هەمبەر تۆ بەسەر زەویدا گەوز بدەم و بێپەنا و کۆمەک مەست و بێئاگا عەشق و خۆشەویستی خۆم بدەمە دەستی تۆ؟ بەڵام چاوەڕوانیەکی بێهودەت هەیە. گەرەکتە دیسان دارکاریم کەیت بیکە، بەڵام هەرچی هەیە من نابمە سەگی تۆ. تەنها ڕەنگە ببەنە چیری تۆ کە دڵڕقترین ڕاوچیت، تەنها ڕەنگە لە خۆبایترین یەخسیری تۆ بم کە ڕێگری پشهەورەکانیت. دەقسە بکە چل لە من دەوێ؟ ئەی کەمینگیری ڕێوبانان، ئەی کە دەمامکی بروسکە و بۆرانت هەیە، ئەی نەناز، ئەی خوددا قسە بکە، بێژە چل لە من دەوێ؟ سەیرە بۆ ئازادکردنم داوای قەرەبوو دەکەیت، کەوایە داوای تاوانێکی گەورەم لێ بکە، چونکە فیزی من ڕازی نییە باجی تاوانی بچووک بدات. کورت و بێجێ قسە بکە، ئەمەش پندێکە کە فیزی من پێم ئەدات. خودی منت دەوێ؟ خودی منت دەربەست و یەک دەوێ؟ شێتە من ئازارە دەی بە تەمای زەجردانی فیزی منی؟ لە پرێمە عەشق و خۆشەویستیم بدەرێ، چێکە هێشتا گەرمم کاتاوە، چێکە هێشتا خۆشی بوێم؟ دەستی گەرم بەخنێ و دەستەکانی من، دڵێک بدە بە من کەمە کۆیا گربێک، خۆت بدە بە من، بە منی گۆشەگیری گۆشەگیران کە لە بەستەڵەکی کوێستانان، بەڵێ لە هەفتە بەقەی بەستەڵەکی کوێستانان سارترم، بە من کە چاوم بە دوای دوژمنانی خۆمەیە و ئارەزووی نزیکبوونەوەی هەوان دەکەم. خۆتم پێ بدە، بەڵێ خۆتم پێ بدە ئەی یاخی ترین دوژمنی من. نانا بگەڕێوە بە هەموو ئەشکەنجەکانی خۆتەوە بۆ لای ئەو کەسەی کە گۆشەگیرترین گۆشەگیران و تەنیاترین تەنیاکانە. بگەڕێوە ڕامەکە، گشە هەزارەکانی من ڕۆولای تۆدا دەڕژێن، دوایین بڵێسی دڵی من لەبەر خاتری تۆ ڕەنگی ئاگرینی گرتووە. بگەڕێوە ئەی خوای نەناسی من، ئەی ئازار و خەمی من،
ئەی دوایین بەختەوەری من. جێگرانی عزیز و خۆشەویست هاوڕێیانی بەڕێز بەشێکی دیکە لە خوێندنەوەی کتێبی باشترین هۆنراوەکانی نیچە کۆتایی پێهات. تا شەیەکی دیکە پێتان دەگەینەوە شوێکی شاد بۆ گشتلایەکتە. شێتێک شاعیرێک ئەی دڵی بڵێسەدار لەم هەوا فێنکە دڵگیرەدا کە نمنم خوناوی ئارام بەخش کپوو لە بەرچاوان نادیار ئارام ئارام دەنیشێتە سەری چونکە خوناوی ئارام بەخش وەکو گشت ئارام بەخش و نەوازشگەران پێیەکی سوست و سووکی هەیە. بێنەوە یاد کە پێشتر چەند تینووی ئەشکی ئاسمانان تینوو نمەی خوناوان بوویت. بێنەوە یاد کە لە تاو وشکی و شەکەتی خۆت تینێتویەکی چەند دژوار ئاوکی گرتە بووی. چونکە لەو کوێرە ڕێیە بە پوش و پەلاشدا پۆشاوەی کە لە ڕێگای ماڵی تۆ بوو تشکی بە سامی خۆری دەمەوە بوون بە نابەدڵی و تەنگبینیەوە لە نێو لک و پۆپی درەختە ڕەشدا گەڕاوەکان لێی دەدایت. گاڵتەزارانە پێی دەکوتی دەڵێ یەکێکی لە ئاشقانی حەقیقەت نا تەنها شاعری ئەو ئاژەڵە فێڵبازە و چاوچنۆکەی کە دەبێ بە دوای پارودا وەک کرم بەسەر زەویدا بەخزێ و هۆشیارانە درۆ بکەی بۆ فریودانی نەچیر دێوجامە بخەیتە سرت تا خۆت ڕاو بکەیت. ئەمە لە ئاشقی حەقیقەت نا وەها کەسێک تەنها شێتێکە شاعرێکە ئەو کەسێک کە دەمامکی لە شێتی پۆشی و بەردەوام ڕێنە دەکا و بەڕێگای خوار و ناهەمواردا دەڕوا هەندەجار بەسەر پردە درۆیەنەکاندا ڕەت دەبێ و هەندەجار لەسەر کۆڵکە زێڕنەی ڕەنگا و ڕەنگدادا دەنیشێ و هەندەجاریش لە نێو ئاسمانە درۆین و زەویە درۆیەکاندا سەرگەردان دەبێ بێهۆ بەڕێگای خۆدا دەڕوا بێهۆ دەوەستێ وەها کەسێک تەنها شێتێکە تەنها شاعرێکە. ئێژی وەها کەسێک ئاشقی حەقیقەتە بەڵامە و نەخامۆشە و نەبێ جوڵەیە نەخلیسکا و نەسارد نەگۆڕاوە بوو بێت بە پەیکەرێک کە کەماڵی یەزدانی هەبێت نە لە بەرامبەر پەرستگایەکدا وەستاوە تا لە ئاستانەی خوایەکدا پاسەوانی بکات. نا ئەو دوژمنی ئەو جیلوانی تەقوایە خۆی زیاتر بە بیابانەکانەوە گرتووە تا پەرستگاکان وەک پشیلە فێڵباز و مەکرۆیە لە هەموو پەنجەرەیەکدا باس دەدات بەبیستنی هەردەنگێک بە وریایی سەیری دەوروبەری خۆی دەکات لە هەموو دارستانێکدا لە ڕووی چاوەڕوانی و هەوەسەوە لوتی بەرز دەکاتەوە. ئاخ بریا تۆش بتوانی بە لە جەنگەلە دەست لێ نەدراوەکاندا لە نێو گیان لە بەرە درڕندە پرخەت و خاڵ و ڕەنگا و ڕەنگەکاندا کە جوانی گوناهیان هەیە و لەسەر لێوانیان شەوق و فیز و تینێتوی خوێنمژی و هێزێکی دۆزەخی بەدی دەکرێ بۆ گەشت شوێنێ ڕابکەیت بۆ هەر لایەک تاڵان و دەستێژی بکەیت بەخزی درۆ بکەیت یا وەکە و بازە بیت کە بەکاو خۆ و کونجکۆڵانە نیگای خۆی دەبڕێتە نێو خەرەندەکان لەو گەرداوانە نزیک دەبێتەوە کە هی خۆین و دواتر بەرەو لایەن شۆڕ دەبێتەوە خۆل دەخوا و ڕۆزەوی دێتە خوار و تا دێ نەویتر و نەویتر دەبێتەوە تا لەپڕ بە جوڵێک بە تەکاندانێکی باڵ خۆی هەڵدەداتە سەر بەرخۆڵێک چونکە لەو ساتەدا ئەو برسی پاروی چەورە
خەڵکیش بەرخۆلە و مەڕەکانی گەڕەکن لەگەڵ ڕۆحی هەموو بەرخۆلان دوژمنن لە ئاس هەرچیەک کە نیگایەکی بەرەخسا و زوڵم لێکراوانە و لاوازی بەرخانەی هەبێت دەرحەق هەرچی لایەنداری و هەستی بەرخ دۆستانی تیابێ ڕک و کینەیەکی لە ئاشتی نەهاتووی هەیە دەبینی هەی شێتە هەی شاعیر کە هەوا و هەوەستەکانت یا هەوا و هەوەسی هەڵۆن یا هی پڵنگ هەمان ئەو هەوا و هەوەسانن کە تۆ هەزار دەمام کرد بەسەردا کێشاون تا لە تووڕەیی خۆتیان وەشێری ئاخ تۆ کە مرۆڤی تۆ کە هەم خوای و هەم بەرخۆلەیەکیشت لە ورگدا جێ کردووەتەوە خوا لە نێوبوونی خۆتدا پارچە پارچەکە بەرخۆلەکە شەروە پارچە پارچەیان کە و پێ بکەنە چونکە بەختیاری تۆ بەختیاری پڵنگ و هەڵۆ بەختیاری شاعری و شێت هەر ئەوەیە چی دینە هەیڤۆکی مانگ لە ئاسمانی ساوز وڵاڵدا وەکو کەشتێکی سەوز باو کە لە دەریایەکی ئەرخەوانیدا سنگی ئاو شەق دەکا بە دەرکەوتووە ئەو دوژمنەی خۆر و تیشکی هەتا و ئیرەیانە دەکێشێ و ڕێگای خۆی تێدەکات بە هەنگاوی کپ و دزانە لە چۆمەڵانەکان تێدەپەڕێ تا بوارێک بۆ دەستپێنێ و ئەوان تەواو بسپێرێتە دەستی تاریکی و مەتۆشی ئەزیش ڕۆژگارێک وەها بە هەمان شێوە لە دوندی ڕاستی خوازی و ڕۆشنویستی خۆمەوە هاتمە خوار چونکە لە ڕۆژ ماندوو ببووم ڕووناکی نەخۆشی کردبووم ناچار نزیک ئێواران کەوتمە داوی تاریکیەوە ئەی دڵی تاگیرسا و کەشەکەت و وشک و تینۆی ئایا هێشتاوە بیرتە و بیرتە کە ئەو دەمانە چەندە تین و بووی خۆزگە لەمە بەدواوە ئیتر لە هەموو ڕاستیەکان دوور بام ئیتر لە شێتێک زیاتر لە شاعیرێک زێتر نەبام اینجا ڕێبوارەکە کە ناوی تارمایی زەردەش بووتی مەڕۆ لەگەڵ مندا وەمێنە چونکە گەرتووەنە بیت جارێکی تر خەمی گرانی کۆن دێتەوە زمان لە مێژە جادوگەرێکی پیر کاڵای ناومێدی قەرزی خۆی بە ئێمە ساغ دەکاتەوە سەیریە و ڕێبەرە پارێزگارە بە ساڵات چۆ بکە کە چاوانی تژی ئەشکە و هێشتا هەنازەی تازە نەکردوێتەوە و دیسان بۆ سەفەر بە نێوان دەریای خەمان سواری کەشتی بووەتەوە تازە وا تێدەگەم کە ئەوانە لە هەمبەری مەدا ڕواڵەتی باش دەنوێن و خۆ دێنە پێش تا خەموازاری دەرونیان شارنەوە مەرز دەبەسم کە ئەگەر شاهیدێکیان نەبا ئەوانیش وەکومە زڵەوی خۆیان دەدایە دەستی ناومێدی و ئەو یاری خەماویانیان دەست پێ دەکردەوە یاری خەمگینانەی هەورە کۆچەریەکان ئاسمانی ڕەشدا گەڕا و خۆرە شارداوەکان بایە بە ناڵە ناڵ و خەزانیەکان یاری خەمگینانی هاوار و گلەی ناومێدانە و بێشوشان ئەی زەردەش لەگەڵ ئێمەدا بمێنە نازانی چه ئازارێکی نادیار ناخی ئەم خەڵکی داگرتووە کە دەیانەوێ پەردەکە لادەن و ناخیان بخەنە ڕوو نازانی هەورە ڕەشەکان چۆن بەریەم ئاسمانەیان گرتووە تۆ ئێمەت بۆ سەرخوانی پەند و هەزرەکانی خۆتبان کرد و خواردنی گوزەدارت پێبەخشین مەهێڵە لە دووماهیان بەزمەدا چیتر سستی و خاو خلیچیمان بەسەردا زاڵ بێتەوە و ئیسان لاوازی ژنانە ڕوومان تێبکات تەنیا هەرتۆیەی زەردەشت کە دەتوانی دەوروبەری خۆت پڕکەی لە وزە و سەفا لەکوێ هەوایەکی پاکتر و باشتر لە هەوای ئەشکەوتە کوێستانێکی تۆ دەستکەوێ پێدوانە بێ کرچ و خاڵانە قسە دەکەم چونکە لە مێژە بە چوار دەوری دنیادا دەگەڕیم و زۆرم دەڤەر و کەش و هەوا بینیوە بەڵام لە هیچ جێکدا هەوایەکی وەکو ئەو هەوا پڕسەفا و خۆشی کە لای تۆ هەیە نەمدیوە تەنێ ئاخەی زەردەشت من لە بیرکەوتنەوەی بیرەوەریەکی کۆن ببەخشە کە ئێستا سرانێکم هاتوێتی یاد کە ڕۆژگارێ بۆ کچانی بیابانم تری چونکە بێ ڕۆژێ هەوایەکی دڵگیر و فێنکی ڕۆژهەڵاتی پڕ لە پاکی وەزەم لە هەرێمی ئەو کچانە بەدی کرد لەو دەڤەرە بوو کە توانیم چەند ساتێک لە ئوروپای پیری تاریک و شێدار و خەمۆک دوورکەومەوە لەم ڕۆژگارەدا دڵی خوندایە ئەو کچانی ڕۆژهەڵات و ئەو دەڤەرە ئارام و ئەو ئاسمانە بێگەرد و ساماڵیانە نازانن کە ئەو کچانە چەند جوان و دڵگیر بوون
کاتێ لە سەما و هاوپەرکەی خۆیان دەبوونەوە بە ڕوخسارێکی شکۆمەندانە، بەڵام بێ ئەوەی هیچ بیر و ئەندیشەی مێشکە ماندوو بکات لێیدا دەنیشتن. ئەوان لەو مەتەڵانە دەچوون کە بە ئاسانی دەشێ هەڵیان بێنی. من ئاوازی نیوەڕۆی خۆم بە شانازیە و کچانەی بیابان داتیاڵ کرد. ڕێبوار کە ناوی تارمایی زەردەشت بوو قسەکانی خۆی کردن و بەر لەوەی کەس دەرفەتی وەڵامی هەبێ چەنگی پەیامبەری کوێستانی گرتە دەست و ژیر و هێمنانە چاوێکی بە دەوروبەری داهێنا. چوار مەشقی ڕوونیشت و هێن بە شەوقە و هەناسەی هەڵکێشا، دەتوت دوای ماوەیەک لە دەڤەرێکی تازە هەوایەکی تازەی دەستکەوتووە. اینجا دەستی پەژەنین کرد و بە سڵامەتی کچانی بیاباندا ئەم ئاوازەی هەڵدا: بیابان فراوانتر دەبێت. ماڵوێران ئەوەی بیابان گەلێکی لە دڵدایە. ئاها چەند بەشکۆیە، دەستپێکێکی چەند شکۆدارە کە شکۆیەکی ئەفریقیانەی هەیە، شایستەی شێرێک یا هی مامۆستایەکی زانستی یاکارە. بەڵام لە دیدی ئێوە ئەی دۆستە جوانەکانی من، ئەمە هەموو شتێک نییە، لە ڕوانگەی منەوە بایەختارە، چونکە یەکەم جارە پیاوێک ئەوروپایی توانیوێ لە تەک ئێوەدا لە ژێر لە کوپۆپی دارخورماکان دابنیشێ. بەڕاستی کە باڵکێشە لە ئاستانی بیاباندا دانیشتم و ئاواز و لێی دوور کەوتومەتەوە. هێشتا وشکی سارا کە بەڕێی نەکردوم کەچی خۆم بە قوربانی ئەو دەڤەرە دەبینم. بیابان تازە زاری خۆی کە پڕبۆن و بەرامترین زار بوو بۆ باوشدان کردبووە کە من کەوتمە نێوێ و خۆم لە نێو ئێوە ئەی دۆستە جوان دڵگیرەکانم بینیەوە. سڵاو لە ئەو نەهەنگە کە ئاوا دڵی بە میوانەکەی خۆش بوو خۆشەویستی خۆی بۆ نواند. هەڵبەت لە ئاماژەی زانایانی من گەیشتون. سڵاو لە ورگی کە ئاوا بوو بە دەڤەرێکی هێن دڵگیر. گەرچی لەو بارەیەوە دوو دڵم، چونکە ئەس لە کیشوەری ئوروپاوە هاتووم کە وەک ژنانی بەتەمەن درەنگ باوەڕ دەکا و بەدگومانە. خوا بیخاتە سەرڕێی ڕاست. ئامین. هەنووکە لەم دەڤەرە فراوانە دانیشتوم. لە دەنکە خوڕمایەک دەچم کە تاو لێی دابێ و تژی شیلە و زەرد وەک ڕەنگی زێڕی لێ هاتبێ و چاوەڕێی دەمی وەک خونچەی کچێکی گەنج بکە. بەڵام پتر لە خودی ئەو دەمە تا مەزۆی ددانە سارد و تیژ و بزڕکانی دەبێ، چونکە هەر ئەوان ددانانن کە دەبێت دڵی گەرمدا هاتووی ئەو دەنکە خوڕمایە هەڵبدڕن و بیکەنە قوربانی. ئازیش کە لەو میوە باشووریانە دەچم لێرە لەسەر زەوی لە عێراقشاوم. زیندەوەرە باڵدارە چکۆلەکان هەستیان بەبوونم کردەوە و تێمە وەرهاتن. تاسە و هەوەسی سەیری چکۆڵەتر لەو زیندەوەرانە، بەڵام شێتتر و گوناهکارتر لە دەورمدا باڵە فڕێیانە. جگەلەوە ئەی کچانی گەنجی هێمن و چاپڕ لە ترس، من خولیای ئێوم کە وەک پشی لە مێینەکانی منوان و ناوتان دۆدۆ و زوڵەی خایە. ئەگەر بتوانم هەزرێکی درێژ لە بۆتەی وشەیەکی کووردا جێبکەمەوە، دەبێ بێژم کە بوونەتە ئەبوولهەول، خوا لەو گوناهە زەرزارێکم ببەخشێ. ئێستا لەم دەڤەرە هەوایەکی دڵگیر بەدی دەکەم کە بەڕاستی وەک هەوای بەهشتە، هەوایەکی ڕۆشن سووک بە تیشکی زێڕینەوە، جوانترین تیشکێک کە تا هەنووکە لە مانگەوە داکشەبێ. گەلۆ ئایا ئەمە زادەی ڕێکەوتە یا وەک ئەوەی پێیامبەری بەڕێ دەجێڕنەوە لە چارەنووس و حیکمەتێکی تایبەتەوە سەرچاوی گرتووە؟ دڵنیانیم، چونکە من لە کیشوەری ئوروپاوە هاتووم کە وەک ژنانی بەتەمەن درەنگ باوەڕ و بەگومانەوە دەڵێن خوا بۆ ڕێگای ڕاست ڕێنوێنی بکات. ئامین. جگرانی بەڕێز و خۆشەویست هاوڕێیانی عەزیز، گەیشتنە کۆتایی بەشێکی دیکە لە خوێندنەوەی کتێبی باشترین هۆنراوەکانی نیچە تا شوێکی دیکە و پێگەیشتنەوەیکی دیکە ئارام و بەختەوە بشن.
ئەی دۆستانی جوان و دڵگیر، ئونوکاز لێرە لێی ڕاکشاوم، جامی لوتی خۆم لە بادەی بوون و بەرامەی ئەم هەوا خۆشە تژی دەکەم. نایندەیەکم هەیە نەبیرەوەریەک، چاو دەبڕمە دار خوڕمایەکی باڵابەرز کە وەک سەماکارێک لە ئەردەبێ و ڕاست دەبێتەوە و کەمەری خۆی بە شلکی پێچ و تاو دەدا. بە چەشنێک ئەگەر ئاوا ماوەیە سەیری بکەیت هەوەست دەچێت لاسایی بکەیتەوە. سەماکەرێک کە وای بۆ دەچم، ماوەیەکی درێژ، ماوەیەکی زۆر درێژ هەروە لەسەری قاچ وەستاوە. پێم وایە کە هەر لە بیری چوەتەوە قاچێکی دیکەشی هەیە. بە هەر حاڵ دەزانم کە لە خۆوە ماوەیەک لە دووی ئەو هاوکارە بزرە، ئەو دووەمین گەنجینە گەڕەوم. ئاگادارن کە مەبەستم قاچەکەی تریەتی، واتە لە داوێنی جلە جوانەکانی ئەو سەماکەرە کە لە باوەشێنکەرێکی پڕچین و پولەکدار دەچێ گەڕام و هەنووکەش. ئەی دۆستە جوانەکانی من، قسەکەم باوەڕ بکەن، لە بنەڕەتدا هەواڵێک لە قاچەکەی تریەوە نییە، وەنی کردووە و بۆ هەمیشە لە دەستی داوە. مەخابن کە ئەو قاچە نازەنی ناون بوو. بەڕاستی ئەو قاچە تەنیایە کە غەمگین و ناومێد وازی لێ هێنراوە ئێستا دەبێ لەکوێ بێ. ڕەنگە بەهۆی ئازایەتی لە ڕادەبەدەری خۆیەوە لە شێری دڕندەی یاڵتێک چڕژا و لە دێوی خوێن ڕێژیش نەترسێ. لەوانەشە تا ئێستا خوڕابێ و ئێسک و پرووسکەکانی جوورابن. مەخابن ڕەنگە تەنانەت ئاسەواری ئێسکەکانیشی نەما بێ. ئاخ ئەی کچانی دڵناسک مەگرین، ئێوەش دەنکە خوڕماکان، ئەی مەمکە شیردارەکان، ئەی شەکەرەکان کە بەڕێکی وەکو کیسەی چکۆڵەتان هەیە مەگرین. تۆ ئەی دۆدۆی ڕنگپەڕی و ئەسرین مەڕێژە، تۆش ئەی زولەیخا هەوڵدە وەک پیا و بوێر بیت، بەڵکو بتوانی دەرمانی بەهێزکردنی دڵتان بۆ دابینکەم. هەر لێرە ئامادەی کەم، هەندێکی پیرۆستان پێشکەشکەم بۆ چاکەکردن پشتان بگرم. ئەی شکۆ و مەزنایەتی من لە جێی خۆت بجوڵێ، ئەی شکۆی مرۆڤی خاوەن تەقوا، ئەی شکۆی وروپایی ڕابە، ئەی شنەی یاکارە جوانەکان بشنێ. آخر من دەمەوێت جارێکی کەش بنەڕێنم، جارێکی کەش وەک شێرێکی بە ئاکار بنەڕێنم تا هێزم تێدایە. دەمەوێ لە بەرامبەر کچانی بیاباندا بنەڕێنم، چونکە نۆزەنۆزی تەقوا و چاکەکاری زیاتر لە هەموو شتێک نیشانەی ئوروپایەکانە. خۆراکێکە دەبێزگی برسیان دامرکێنێتەوە. جاخۆ ئەزیش ئوروپاییم دەتوانم چی بکەم؟ خواوەن یارمەتیم بدات. ئامین. بیابان فراوانتر دەبێت. ماڵوێران ئەو کەسەیە کە بیابان گەلێکی لە ناو دڵدایە لە نێو باڵندە شکاریەکاندا. ئەو کەسەی کە بە تەمای نیشتە جێبوونی ئێرەیە زۆر زوو دەبێتە قوربانی ئەم کردەوانە. بەڵام تۆ ئەی زەردەشت، مەگەر خەرەندی قوڵت خۆش ناوێ؟ مەگەر لەو سنەوبەرە ناچیت کامیشە حەز بە دۆلاریەکان دەکەیت و ڕەگ و ڕیشاڵەکانی خۆی لەوێدا دەکوتێ؟ کە تەنانەت بەردیش کاتێ لە تەنیشتیدا لار دەبێتەوە لە ترسان دەلەرزێ، لە لێواری کەندڕاندا کە هەموو شتێک لە دەوروبەریاندا ڕوو لە غلۆڕبوونەوەیە دووچاری دوودڵی دەبێ. لەمبەر بێسەبری و نائارامی لافا و خڕۆشاوەکاندا خۆی دەداتە دەستی چارەنووس و هەوڵ دەدات هێمن و وریابێ و ئاوا تەنیا دەمێنێتەوە. تەنیا. بەڵام داخۆ چێ بێ لێرە بێتە میوانی؟ بێتە میوانی تۆ. ڕەنگە باڵندێکی شکارچی بێ کە بەوە پەڕی دڵڕەقیەوە ملینە چیرە لە پەلوپۆ کەوتوەکەی خۆی گرتە بێ و قاقا پێبکەنێ. پێکەنینی شاهینێکی شکارچی بەگاڵتە پێکردنێکی دڵڕەقانە دەڵێ ئەو هەموو منزڕیە بۆچی؟ ئەوەی کە دۆڵەکان و گەرداوەکانی خۆش دەوێن دەبێ باڵی بەهێزی هەبن، نابێ وەکو تۆ لە نێوان زەوی و ئاسماندا بە هەڵواسراوی بمێنێتەوە. ئەی زەردەشت، هەی دڵڕەقترینی نەمردوەکان کە پێشتر خوات ڕاو دەکرد، تەڵەی تەقوا و تیری خراپەکارەکان بوویت، نوکە خۆت بووی بە نەچیری خۆت. خۆت بە دوای خۆت دەکەویت و دەستکەوت لە خۆت دەگریت و خۆت دەکەیت ئامانجی تیری گیان نەگەی و
ئێستا بەو هەموو فرەزانیت لەگەڵ خۆتدا تەنیا ماویتەوە، لە بەرامبەر سەد ئاوێنەدا وەستاوی و خۆت وەک چۆن هەیت نابینیت، خۆت بە پەتی خۆتەوە دەخنکێنی. ئەی ئەوەی کە ڕێی ڕاستی خۆتت دۆزیتەوە، ئەی ئەوەی کە جەلادی خۆتی. چما خۆت بە زنجیری زانستی خۆت بەستۆتەوە؟ چما هێشتت بکەویتە داوی بەهەشتی ئەژدیهایەکی پیر؟ چما لە نێوناخی خۆتدا کەوتیەک نەکردنی بوونی خۆت؟ دووکە ئیتر بە ژەهری ئەژدیهایەکی نەخۆش کەوتویت. ئەو زیندانیەت کە پشتت لە ژێر باری خەماندا چەماوەتەوە و لە چاڵی کانزایی خۆتدا سەنگینترین بەرد دێنیە دەر. لە ناخی بوونی خۆتدا بە دەوری خۆتەوە دیوارت هەڵچنیوە، خۆت هەڵدەکەنی و کنەکاری دەکەی و ناشیانە لەم چاڵەدا بە دوای تەرمی مردوویەکدا دەگەڕێی. لەژێر سەد باری گراندا کە خۆت هەڵەچنیون خەریکی لە پەلوپۆ دەکەویت. ئەو لە پەلوپۆ کەوتووە تۆی و دەشزانی تۆی کە خۆت دەناسی، تۆی ئەی زەردەشت، ئەی زەردەشتی زانە. بە دوای گرانترین باردا دەگەڕایت، خۆتت دۆزیەوە، ئیتر ناتوانی لە خۆت جێبێ بیتەوە. ئێستا وەک ئەو کەسێکی ئیتر بەڕستی ڕاوەستانی نەماوە لەسەر زەوی لێ ڕاکشاوە و گوێ بۆ دەوروبەری خۆی هەڵخستووە. تۆی زەردەشت، ڕۆحێکی کە شێوەی خۆت گۆڕیوە و ڕوخسارێکی ناشیرینت بەخۆوە گرتووە و بالاڕێدا بەرەو گۆڕی خۆت ملی ڕێت گرتووە. لەبیرتە پێشتر بە سواری ئەسپە داڕینەکانی غوروری خۆت چەند سەر بڵند و بەرزەفڕ بوویت؟ بەر لەم تەنیایە بێخوا بوویت، جگە لە شەیتانی فەرمانڕەوای سوورپۆشی مەملەکەتی کوفر و بوێری هیچ کەس لە تەکدا نەبوو، هیچ کەس. بەڵام لوکە لە نێوان دوو نەبووندا ئازار دەکێشی، بوویت بە خاڵێکی سەرسوڕمان، مەتەڵێکی هەڵنەهێنراوی، مەتەڵی باڵندە شکاریەکانی. بەمزوانە ئەو باڵندانە برسی ئەو ڕێچارەیە دەبن کە دەبێت تۆ بۆ مەتەڵی بوونی خۆت بیاندۆزیەوە. بەمزوانە لە دەوروبەری تۆدا کە مەتەڵی ئەوانیت لە شەقەی باڵەدەن، لە دەوروبەری تۆدا بە باڵەفڕەوە هاتوون کە لە نێوان زەوی و ئاسماندا بە ئاوا ماونەتەوە. لە دەوروبەری تۆدا ئەی زەردەشت، ئەی ناسێنەری خۆت، ئەی جەلادی خۆت، لە کێوە لێرەی؟ چەندە بێ ئاوە لەسەر باری ئێش و خەمان دانیشتووی؟ ئاگادار بە بەری ئەو دانیشتنەی تۆ لە خەم و ئازار بەولاوە شتێک نابێ. بەڕاست زەردەشت بۆچی لە قەتباڵی چۆستانەوە بەرەو خوار دەخسێ؟ لە مێژە کە ئەو تووڕۆکبوونی گەران دەڕوانێتە دەوروبەری خۆی. بەڵام لە ناکاو بروسکەیەکی ورشەدار و سەرسامکەر لە قوڵایی دۆڵاییەوە ڕوو بە ئاسمان شریخە دەدا و سەر تا سەری چۆستانەکە دێنێت تاژان. ئاخ وا تووڕێوکینە دەگەڵ گەردەلوولدا ئاوێتە بوونە و بوونەتە نەفرەت. ئێستا تووڕەی زەردەشت وا کولافاوێک لە ترۆپکی چیاوە بەرەو خوار هەڵی کردووە. ئەگەر هێشتا ڕووپۆشێک شک دەبن، خۆتانی لە ژێریا پێدا پۆشن. ئەگەر نوێنگەیەکتان بۆ ماوەتەوە بچنە نێویەوە، چونکە کاتی ئەوە هاتووە کە گەرمە و تریشقەی هەور و بروسکە هەڵبکا و بنمیچ و دیوارەکان بێنێتە لەرزە. کاتی ئەوە هاتووە هەور و تریشقە لێ بدا و ئەو ڕاستیانە ڕۆشن کاتەوە کە بۆنی ئاگریان لێدێ، چونکە زەردەشت نەفرەتی کردووە. منەوس کە زێڕەی کە لە بازار بەبرەوە و پێی دەگوترێ شانازی بە هیچ دادەنیم و بە نەفرەت و بێزاریەوە دەیخەمە ژێر پێمەوە. ئەو کەسەی لە پاداشتی هونەرەکەیدا داوای دەست حەق دەکات کەسێکی بێهونەرە. لێگەڕەوانەی کە خوازیاری ئەو زێڕ و زیوە بازاڕیان با بۆ وەرگرتنی دەستپان کەنەوە، چونکە ئەو کەسە ئەو زێڕ و زیوانە وەردەگرێ کە خۆی مایەی فرۆشتن بێ. دەتەوێ ئەوانە بکڕی؟ وەرە گشتیان بۆ فرۆشتنن. بەڵام لەو سەودایەدا نرخێکی گونجاو بێژە و کیسەی پڕدراوی خۆت ڕاوەشێنە، ڕایوەشێنە با پارەکانت زرینگەیان بێت. ئەگەر نا مانای وایە دانت بە تەقوای ئەوان داناوە. مەگەر نازانی کە ئەوان گشتیان کەسانی پارێزگار و بە تەقوان؟ شانازی و تەقوا هەمیشە شان بە شانی یەک دەڕۆن.
تا دنیایە خەڵکی بە شانازی بەهای تەقوا دەدەن و زرینگەی سکەی شانازی کە دنیا لەسەر پێڕادەگرێ. بەڵام لێگەڕێ بلا ئەس قەرزاری هەموو پارێزکارانی جیهان بم. لێگەڕێ با لە بەردەم خاوەن شانازیەکانی سەر زەویدا لە کرمێکی بچووک زیاتر نەبم، چونکە هەر لەگەڵەوەی خۆم لە نێو ئەو جۆرە خەڵکەدا دەبینمەوە دڵم ئارەزووی سوکایەتێکی بێسنوور دەکات. من ئەو سکە زێڕەی کە لە بازار جیهاندا بە برە و ناوی شانازیە بە هیچ زادەنێم و بە نەفرەت و بێزاریەوە دەیخەمەژێت پێم. ئێستای تر لە بەرامبەر شانازی و پارێزکاری لە بەرامبەر شتە هیچ و تنەیەکان دانیم، چونکە هەنووکە ڕوبەڕووی ڕاستیە مەزنەکانەوە وەستاوم. نوکە یا ئیتر دەبێ خامۆش و بێدەنگ بمێنمەوە یا قسەی مەزن بێژم. ئەی زانایی ئەی هزری من قسەی مەزن بێژە. سەیری سەرەوە دەکەم، لێک لێک شەپۆلی ڕۆشنایی بەسریاک دێن و دەچن و تێدەپەڕن. ئەی شەو، ئەی بێدەنگی، ئەی دەنگی مەرگ، بڕوانن لە شوێنی زۆر دوورەوە ئاگرێکی درەوشاوە ئارام ئارام بەرەو من دێت. ئەی پێکهاتەی ناوازەی گەردوون، ئەی کۆمەڵە خەون و ئەندێشەی جاویدانی، ئایا ئەمە تۆی ڕوت کردوەتەوە لای من؟ بەڵام چۆنە کە جوانی خامۆشیەکەی تۆ، ئەو جوانی کە هیچ چاوێک لە جیهاندا نەیبینیوە لە بەرچاوەکانی مندا ڕاناکات. ئەی ڕووکاری هەرە بەرزی بوون، ئەی کۆمەڵە خەونی جاویدانی، خۆت لە من باشتر ئەو ڕازەی کە سرودی تووڕەی خەڵک و سرودی میهرەبانی منە دەزانی. خۆت دەزانی کە خۆت جاویدانیت، چونکە بوونت پێویستە. ئاگری عەشقی من جاویدانانە بڵێسە دەدا، چونکە دەبێ بە بڵێسە بێت. ئەی ڕووکاری هەرە بەرزی بوون، ئەی پێکهاتەی ناوازەی گەردوون کە هیچ ئارزوویەک ناگاتە ئاستانی تۆ و هیچ نکۆڵیەک داوێنی تۆ ئالوودە ناکات. ئەی ڕووکاری نەمری ژیان، من جاویدانانە لاگیری بوونی تۆ دەبم، چونکە ئەی ئەبەتیەت تۆم خۆش دەوێ. لێرە لە ناو دڵی دوورگەدا کە دەڵێن پەرستگایەکی بەردینە، لە نێو شەپۆلەکانی دەریادا سەری قوت کردوەتەوە، لە شەراسمانی تاریکدا زەردەشت ئاگری کوێستانی خۆی کردوەتەوە. ئاگرێکی داگیرساندووە کە بۆ ونبووەکانی شانە و ڕێگای دەرباز بوون و بۆ ئەوانەیش کە توانای وەڵامدانەوەیان هەیە خاڵی سەرسوڕمانە. ڕێسەی سپیاگر ئاشقانە ڕوو لە دوور دەست دەکات و بەرەو بەرزایی ئارامەکان و هەوای فینک و دڵگیریان ڕێدەکات. دەڵێ مارێکە و بەبێ ئۆقرەیەوە گێنگڵ ئەدا و پێچەخوات. من ئەم ئاگرە پیرۆزەم لە بەرامبەر خۆم داداناوە، چونکە ئەم ئاگرە ڕۆحی منە. مەگەرەوە نییە ڕۆحی منیش هەمیشە ئارەزووی لە ئاسوی نەناس و دوورە دەستی هەیە و بەگڕی خۆیەوە تا دێ زیاتر ڕوو لە بەرزایی دەکات. بەڵام چما زەردەشت لە پڕدا خۆی لە گیانداران و مرۆڤەکان دوورخستەوە، چما زەوی و وشکانی جێهێشتن. ئاخرە و 6 قۆناغی تەنیایی تێپەڕاند و بە 6 خوانی گۆشەگیریرا ڕەت بوو. بەڵام بۆ تێیکردنی 7مین قۆناغی تەنیایی زەوی لە دیدی ئەودا مەنسڵگایکی پوچ بوو، دەریاش کیفایەتی نەکرد. زەردەشت پەنای بردە بەر دوورگەیەکی لە پەڕگەی ناو شەپۆلەکان، چوە کوێستان و بۆ بڵێسەی ئاگر و ڕۆ 7مین گۆشەگیری کەڵپەیدا. ئەی ونبووەکانی ڕێژیان، ئەی وێرانەکانی پاژماوەیی ئەستێرە دێرینەکان، ئەی دەریاکانی داهاتوو، ئەی ئاسمانە تاریکەکان، هەنووکە ئەس بەرەو ئێوە هەمووان، بەرەو ئێوە و هەرچی مەسەری تەنیایی و گۆشەگیری هاتووم. بەرچەوی پەیامی پیرۆزی ئاگردنەوە بەرەو لای من کە ڕاوسی کوێستانە سەر کەشەکانم وەرن و من لە 7مین گۆشەگیری لە دوایین گۆشەگیری نزیکەنەوە. هاوڕێیانی عزیز و خۆشەویست جێگرانی بەڕێزم بە 6 لە خوێندنەوەی هۆنراوەکانی نیچە کۆتایی پێهات تا شوێکی دیکە و پێگەشتنەوەیکی دیکە هیوای شوێی کاران بۆ بشلێت.
شەوە قەڵبەزە هەڵبەزیوەکان بەرزتر لە هەمیشە دەپێون و ڕۆحی من خۆی قەڵبەزەیەکی هەڵبەزیوە. شەوە ئازارەکانی عاشق لە خەوێ هەستاون و ڕۆحی من خۆی ئاوازێکی عاشقە. لە دەرونی مندا نیگەرانیکی نائارام هەیە و هەوڵ دەدا دەنگ هەڵبڕێ. تاسەی عاشقێکی شاراوم لە دڵدایە و بە زمانی عاشق تێی هەڵکردووەتە ستران. ڕووناکیم خۆزیا تاریکی بام، بەڵام تەنیایی من هێندە سەنگینە کە دەبێ هەروە لە بازنەی ڕۆشناییدا بمێنم. بریا لە جێی ئەو ڕۆشناییە تەنیا لە نێو شەو و تاریکیدا بوایم. ئەو دەم دەمتوانی سەر بنێمە سەر مەمکی ڕۆشنایی و شیری لێ بنۆشم. دەمتوانی بۆیەوە ئەستێرە چکۆلە درەوشاوەکان کە گوڵەستێرە ورشەدارەکانی ئاسمانن درود بنێرم و لە ڕووناکیتان سەرمەس بم. بەڵام نوکە من لە ڕووناکی تایبەتی خۆمدا دەژیم، لە بڕیەوەی بە دروی ڕووناکیدا دەگەڕێم. هەڵ دەدەم ئەو گڕ و کڵپانەی کە لە بوونی خودی مندا سەرچاوە دەگرن دا بمرکێنمەوە. لەگەڵ بەختیاریەوانی دیاری وەردەگرن بیاگام، چونکە هەمیشە پێم وابووە کە مرۆڤ بدزێ باشترە لەوەی وەربگرێ. هەژاری من بەڕادەی کە هەردوو دەستم شەو ڕۆژ لە بەخشی ناوەستن. بەردەوام بە تاسەی دیداریە و چاوانم کە چاوەڕوانی و شەوانن کە بە تریفەی هەوەس ڕووناک بوونەتەوە. ئەوانەی کە دەبەخشن چەند بەدبەختن. هاوار ئەی جیرانی خۆری من، ئەی ئارەزووی هەبوونی ئارەزوو، ئەی ئەو پەڕی مگێزی برسێتی و تێری. ئەوان خەڵات لە من دەستێنن، بەڵام ئەی من چی دەتوانم لەوان بستێنم؟ لە نێوان دانوستاندا چاڵێکی قوڵ هەیە، بچووکترینی چاڵەکان لە هەمووان درەنگتر پڕ دەبێتەوە. جوانی من خۆی ئەو برسێتیەی پێبەخشیوم خراپە لەگەڵ ئەوانەدا بکەم کە بە تیشکی خۆم ڕووناکیان دەکەمەوە و دەست بەسەر دار و نەداری ئەو کەسانەدا بگرم کە چاکەم لەگەڵدا دەکەن. ئەمڕۆ ئاوام دەبێ چونکە تینووی بەدخوازیم. ژیریم ئەو داڵی تۆڵەیە، بێ ئۆقرێم لە پشت پەردەی تەنیاییمەوە سەر دەردێنێ. ئەو شادیەی کە لە بەخشیندا پێم دەبڕا بەهۆی زۆر بەخشینەوە مرد. ئەو پارێزکاریەی کە هەمبوو لەبەر زیادەڕەوی خۆیەوە لە خۆی تێر بوو. ئەو کەسەی کە هەمیشە دەبەخشێتەوە مەترسیەوەی لەسەرەکی ئیتر هەست بە شەرم نەکات. ئەو کەسەی کە گشتماڵ و دارایی خۆی بداتاوانی دی بەهۆی پێ هەڵبڕین لە دابەشیندا دەست و دڵی خۆی لە پەل و پۆ دەخات. ئیتر چاوانی من لە بەردی داری شەرمنی سوالکەران فرمێسکیان تێنازێ. نا ئیتر دەستی من لە بەرامبەر لەرزینی ئەو دەستانەی بۆ سەدەقە پان دەکرێنەوە نالەرزن. عشکی چاوەکانم بۆ کوێ چوون، ئەو جۆش و خڕۆشی لە دڵمدا هەبوو چی لێ هات. ئاخ ئەی تەنیایی گشت بەخشێنەران، ئەی بێدەنگی گشت مەشخەڵەکان، لە بۆشەی ئاسماندا چەند خۆر هەن بە ڕووناکەی خۆیان دەگەڵ هەموو سێبەرێک دەدوێن، بەڵام بۆ من بێدەنگن. ئاخر ڕۆشنایی هەمیشە دوژمنی مەشخەڵە. خۆرەکان لە ناخەوە دوژمنی مەشخەڵەکانن، لەگەڵ گشت خۆرێکی تریشدا ناکۆکن. خۆرەکان وەکو لافا و بەڕێی خۆیاندا دەڕۆن، چونکە لەو ڕێگایەوە دەتوانن خۆیان سارکەنەوە. بەڵام ئێوەی زادی تاریکی شەو تەنێ ئێوەن کە گەرمای خۆتان لە مەشغەڵەکانەوە دەستێنن. ئاخ تەنیا ئێوەن کە شیری فێنکی لە مەمکی ڕۆشناییەوە دەمشن. بەداخەوە کە لە هەموو لاوە چێوی سەهۆڵ دەوری کردووم. سەهۆڵ دەستم دەسووتێنێ. بەداخەو کە من چینوەتیەکم هەیە کە چینەتی ئێوەدا نامرکێنێتەوە. شەوە ئاخ من بۆچی ڕۆشناییم، بۆچی چینەتی ئێوارانم، بۆچی تەنیام. شەوە هەوەسی من وەک شەپۆلێک لە سەرچاوی بوونمدا سەر هەڵدەگرێ و ئەو هەوەسە هەوەسی وتنە. شەوە نوکەی تر گشت قەڵبەزە هەڵبەزیوەکان بە دەنگی بەرزتر دەپەیون و ڕۆحی من خۆی قەڵبەزێکی هەڵبەزیوە.
شەوە نوکەیتر ئاوازێلی عەشق لە خەو هەستاون و ڕۆحی من خۆی ئاوازێکی عەشقە. ئەمەیە ئەو سرودەی کە زەردەشت خوێندی. دەمەوێ بمرم وەک چۆن پێشتر ئەوم بینی کە مرد، ئەو دۆستەی سەردەمی تاریکی لاویم کە وەک خوایەک نیگایکی بروسکاسای هەبوو، قوڵ و کەیلینە ئارامی بوو، سەماکەرێکی ڕاستەقینەی مەیدانی چەنگ بوو، لە هەموو جەنگاوەران شاتر و لە هەموو داگیرکەران لێبڕاوتر بوو. چارەنووسێکی خست بووبان چارەنووسی خۆی سەخت و ورد و بە تەدبیر بوو. لە هەمبەر سەرکەوتنی خۆیدا دەلەرزی، لە شادیدا هاواری دەکرد کە دەتوانێت سەرکەوتنی خۆی لەگەڵ مەرگدا ئاوێتە بکات. لە هەمانە و کاتێک کە دەمرد دیسان فەرمانی دەدا کە وێرانکەن، هەرچی هەیە وێرانیکەن. دەمەوێ بمرم وەک چۆن پێشتر ئەوم بینی کە مرد لە کاتێکدا کە سەرکەوتوو بوو وێرانی دەکرد. ئەی خەم تووڕە مەبە، ئەگەر بۆ پێ هەڵدانی تۆ پێنووسم بە خەمەگەڕ، تەنیا و بێدەنگ لەسەر قاپۆڕی درەختێک ڕوونیشم و سەرم بەسەر ژنۆمدا شۆڕکەمەوە. تۆ زۆر جار ئاوا منت بینیوە، دوێنێش لەبەر تیشکی سەر لە بەیانی خۆری پڕ لە گەرمیدا ئاوا بەم شێوە دانیشتنە منت دۆزیەوە. کەرکەس لە دەورمدا لێبڕاوانە هاواری دەکرد، لەسەر قاپۆڕی درەختێک هەڵنیشت بوو، لە دنیای خەیاڵدا دیمەنی گۆشتی مرداری دەهێنایە بەرچاو. ئەی پەڕەندەی دڕەندە لە دیداری مندا کە وەک مومیایەک لە ناو تابوتێکدا بێهەست و خوست بووم، واتزانی مردووم. نا نیگای پڕ لە تاسە و هەوەسی منت نەبینی کە لێرە و لەوێ بۆ پەڕی فیز و سەر بڵندیەوە بە دوای شتە تازەکاندا دەگەڕا. هەرچەندە توانای گەشتن بۆ دیوی هەورە دوور دەستەکانیشی نەبوو کە ماڵ و کاشانی توێە و نەدەگەیشتنە بەرزایەکانی تۆ، بەڵام بە هەماندازە ڕۆچ و بوونە نێو ناخی خۆی تا بە چەخماخەی گەرداوەکانی بوون ڕوونکاتەوە. ئەی خەم زۆر جار لە بیابانی بێبنووکبدا وەک ئەو دڕندەی هێنرا بێتە کوشتارگا دانیشتم و هەموو گیانم کۆتوۆتە لەرزین، وەک هەوڵی ساڵەکانی ژیانم چەشنی دەوەنێکی دڕکاوی نوقمی خەیاڵی تۆ بووم. لە هاڵفڕینی کەرکەس و لە گرمژنی ئەو ڕوونوە بەفرانەی کە هەرەس دێنن نوقمی شادی و چالاکی دەبووم. تۆ کە ناتوانی فری و بدەی بە دەنگی لێبڕا و ڕاستگویانی خۆتەوە قسەت لەگەڵدا دەکردم. ئەی خواوەندی تووڕەی زناری چێوی، ئەی دۆستی من، دەبینم کە حەزت لێیە بێیتە نک و لە تەنیشتم ڕوێنی. دوژمنایەتی کەرکەس و شادی ڕوونم کەمە بەمەستی ئازاری من دەخڕۆشێ پێکفا بۆ بێنی. هەوەسی مرۆڤ کوژی هەموو جەیەکی لە دەوروبەری مندا داگرتووە. ئەو هەوەسە سەرکەشە ئاگانە هەوڵ دەدات ژیان ناچاری تووڕەی بکا و لە شێرەوە دنەی دەدا. گوڵ لە پەنازناراندا نەهاز دەکات تا پەپولە بەرەولای خۆی بانکێش بکات. من ئەمانە هەموویانم. ئەوەی کە پەپولەی سەرنجڕاکێش و گوڵی بەلادا کەوت و کەرکەس و سێڵاوی سارد و سڕ و ناڵەی لافاوی لەخۆ گرتووە هەست پێ دەکەم. هەمویان لەبەر تۆ هەست پێ دەکەم. ئەی خواوەندی تووڕەی کە لە دڵەوە دەتپەرستم و سرم خستووەتە سەر تۆکم تا هاواری ستایشکردنی تۆ هەڵدەم. لەبەر خاتری تۆیە کە من لە نێو هەوەسی ژیاندا دەسووتێم. ئەی خواوەندی ستەمگەر تووڕە مەبە کە لە سرودەکانی خۆم ملوانکەیەکت لە گوڵ بۆ چێ بکەم. ئەو کەسەی تۆ بەڕووی ترش و تووڕەی خۆت ڕووی تێدەکەی لە ڕستاوی دەگرێ. ئەو کەسەی تۆ دەستی بۆ درێژ دەکەی و پەلە قاژە دەکەوێ. ئەزیش لەرزان و پەرێشان سرود بە دوای سروددا دەڵێم و هەر سرودێکی کێشداری من لەرزینێکی تازەی بوونی منە. مەرەکەب لە نووکی خامەوە هەڵدەکوتێتە سەر لاپەڕی کاغەز و دەنووسێ ئەی خواوەند، ئەی خواوەند ئاوام لێگەڕێ با ئارام بم. ئەی خواوەندی تووڕەی ئەمڕۆ وەک پەردەیەک لە تەم بەسەر پەنجەری ژوورەکەی مندا کشاوی.
لە دڵی پاوە کولوە بەفرەکان بە دەوری یەکتردا پێچ دەخۆن، لە خوار پەنجەرە سێڵاوی شێتانە هاوار دەکات. ئەی جادوگەر، تۆ لە پڕشنگی ناکاوی بروسکەی ورشەدار، لە گرمژنی دەستە مۆنکراوی هەورە تریشقەی خڕۆشا و لە هەوای شێدار و تەماوی خەرەندا ئەم نۆشا و شومەت دروستت کرد تا بیتیتە دەستی ئێمە. نیوە شەوی دوێ شەوێ لەرزان و شڵەژا و نرکەی گوێی کەڕکەڕی تۆم بیست کە هەندێ جار شوم و هەندێ جار پڕ لە جۆش و خڕۆش بوو. دروستکەی چاوەکانی تۆم بینی و لە نێو دەستتدا داسێکی چیژم بەدی کرد کە لە شێوەی بروسکە ئامادەی دەوەشاندا بوو. تۆم بینی کە هاتیتە ڕۆخ، نوێنگەی خامۆشم زرێکی درەوشاوت لەبەر بوو. زنجیرە پۆڵاینەکانی خۆت لە پەنجەرەی مندا داکوتان و گوتت گوێ بگرە من چێم، من ئەو ژنە جەنگاوەرە بەهێز و پایەدارم کە قەت هەستی لاوازی ژنانم لە خۆدا نەدیوە. هەرگیز کۆترێکی ئارام و دەستەمەوە نەبوومە، بڕک و کینەیەکی پیاوانە دەجەنگم. ئەو مێم کامیشە شان بەشانی سەرکەوتن دەڕۆم، بۆ هەر لای کە دەڕۆم پێم دەخمە سەر لاشی کوژاوەکانی دەوروبەری خۆم. هێزی تووڕەیی چاوەکانم دەگۆڕێ بۆ دوو مەشغەڵی ورشەداری شێنبا و ژەهرێکی جانستێ لە مێشکم دادەچۆڕێ. چۆکدا بدە بپاڕێوە ئەگەر کرمێکی چووک و چنەی بمرە، ئەگەر بڵێسەی ئاگرێکی درۆزنانەی خامۆش بە. جێگرانی بەڕێز و خۆشەویست هاوڕێیانی عەزیز، گەیشتنە کۆتایی هەم بەشەش لە خوێندنەوەی کتێبی باشترین هۆنراوەکانی نیچە. تا سبەی شەو و شەوێکی دیکە پێتان دەگەینەوە، شەوێکی ئارام بۆ گەشتلایتە. ڕێبوار لە تاریکی شەودا چوست بەڕێی خۆیدا دەڕوات. هاوڕەکانی بریتین لە خەرەند و دۆڵی پڕپێچ و گەورە و هەورازی درێژ. ڕێبوارانی هاودەم پێیاندا دەڕۆن. شەو جوانە و بێ ئەوەی ڕابوەستێ و ماندوێتی لە خۆی دەرکات بۆ پێشەوە ملدەنێ. بەڵام گەلۆ ئەم جادەیە بۆ کوێ دەڕوا؟ ڕێبوار لەو نهێنیە بێ ئاگایە. باڵندەیەک لە نێو بێدەنگی شەودا ئاواز دەخوێنێ: ئاخ ئەی باڵندەکە، ئەمە چکارێ بوو کردت؟ بۆچی لێکڕا خەیاڵ و هەنگاوەکانی منت لە جێی خۆجێ هێشتن و ئەم تاڵاوە شیرینەی دڵت وەکو ئاوازی خۆت سپان دەگوێمەوە تا ناچارم کەیت لە شوێنی خۆم بوەستم و ئاوازی تۆ بخەمە ژێر پرس و بەرزف. ئەم سڵاوی تۆ بۆ ئاوازە مۆسیقی دڵگیرەی خۆیەوە چداوێکی لەسەر ڕێی مندا نایەوە. باڵندەی جوان دەست لە ئاواز خوێندن هەڵدەگرێ: نا ئەی ڕێبوارەکە، نا، من بۆ فریودانی تۆ ئاوازان ناخوێنم، بۆ جوانی دەخوێن و ئەم کارە پەیوەندی بە تۆوە نییە. شەو بۆ من تا ئەو دەمەی کە تەنیام جوان نییە، بەڵام تۆ کە هەم دیسان دەبێ بەڕێی خۆتدا بڕۆی و هەرگیز خۆت وە درەنگ نەخەیت و هەست بە ماندوێتی نەکەیت، کارت بەو کارانە نەبێ. لە خۆڕا لە شوێنی خۆت مەوەستە. مەگەر ئەی ڕێبوار، ئاوازی دڵگیری من چ خراپەیەکی دەرحەق کردووی؟ باڵندە جوانەکە بێدەنگ دەبێ و بە خۆی دەڵێ: مەگەر ئاوازی دڵگیری من چ خراپەیەکی دەرحەق بۆ کردووە؟ چما ئەو ڕێبوارە پیادەیە ئاوا لە جێی خۆی ڕقڕاوەستاوە. کاتی نیوەڕۆ دوجار هاوین وەک زارۆیەک بە چاوی شەکەت و ورشەداریەوە لە دامێنی چیار و سەرەوە هەڵدەکشێ. ئەویش قسان دەکا:
بەڵام تەنیا چاوەکان لە قسەکانی دەگەن. هەناسەی لە هەناسەی نەخۆشێکی شەوانی چاولێرز دەچێ. دوندە بەستەڵەکیەکان و سنەوبەر و سەرچاوە یاوەکان وەڵامی ئەدەنەوە، بەڵام تەنیا چاوەکانی ئەون کە لەو وەڵامە تێدەگەن. ئەوسا سێڵا وەک بڵێ سڵاوی لێ بکە، خوڕە و شاوتر لە جاران لە ناخی زنارانەوە دەردەپەڕێ و دەست لەسەر لێ و ستونێکی سپی و لەرزان تژی لە تاسە لە شوێنی خۆی ڕادەوەستێ. نیگای سنەوبەر لە نێوان بەستەڵەک و زناری کپ و مردوودا لە هەموو دەمێک زیاتر دەبێ. وروسکەیەکی ناکاو دەدرەوشێ کە من وەک نیشانەیەکی نهێنی ئاشنام لەگەڵیدا. ئەمە هەمانە و بروسکەیە لە چاوانی پیاوێکەوە دەدرەوشێ لە سەرمەرگدا بێ و کوڕەکەی بە نیگەرانی و پەرێشانیوە هامێزی لێدەدا و ماچی دەکا و دایدەنەوێنێتەوە. لەو کاتەدایە کە جارێکی تر تروسکەی ڕووناکی بۆ چاوەکانی دەگەڕێتەوە و نیگای کە بەو دوایین گڕە دەسووتێ و دەبێتە خۆڵەمێش، دەڵێ ڕۆڵەکەم، ئاخ ڕۆڵەکەم، دەزانی کە چەندم خۆش دەوێی. هەمویان ئاوە بە تاوتینەوە دەدوێن. بەستەڵک، جۆگە و جۆبار و سنەوبەر گشتیان بە یەک نیگا یەک قسە دووبارە دەکەنەوە، دەڵێن ئێمە تۆمان خۆش دەوێ، ئاخ ڕۆڵەکەمان، دەزانی کە چەند خۆشمان دەوێی. ئەو زارۆیەی کە چاوەکانی شتەکەت و وەرشەدارن بە پەرێشانی و خەمباریەوە هەمووان ماچ دەکا، خۆشەویستیەکی زیاتر دەنوێنێ و مەیلی لە گەڕانەوە نییە. وشەکانی کاتە لە نێو دوو لێوانی دێنە دەر لە ئاخ و هەناسەیەکتر نین. دەربڕینێکی زۆر تاڵەکە دەڵێ سڵاوی من، خوا حافیزی و ماڵاواکردنە، هاتنم ڕۆیشتنە، گەنجم و دەمرم. هەمووان گوێ لە قسەکانی دەگرن و بە دژواری هەناسادەن. هیچ باڵندەیەک ناجریوێنێ. ئەو دەم لەرزەیەک وەک بروسکەیەک لە ناخی چیاکانەوە تێدەپەڕێ. هەرچی هەیە دەکەوێتە بیر و خەیاڵان و خامۆش دەبێ. نیوەڕۆ بوو کە دوجار هاوین وەک زارۆیەک بە چاوانی شەکەت و وەرشەدارەوە لە داوێنی چیاوە بەرەو سەری هەڵکشا. پاییز هاتووە. ئاخ، دڵت بە هەوای گیراوی پاییز خەمدای دەگرێ. گەردەتەوێ لە دەستی خەمان ڕزگاربی بەفرا. خۆر بەسەر ترۆپکی چیاکاندا دەخسێ و هەڵدەکشێ. لە هەر هەنگاوێکدا تاوێک دەوەستێ و هەناسەی تازە دەکاتەوە و دیسان هەڵدەکشێ. دنیا چەند خەماویە. شنە لە ژێیە سستەکانی جیهان دەدا و ناڵەی خەم تێ هەڵدەکات. ئومێد ڕای کردووە، بەڵام هێشتا ناڵەی سکاڵەکارەکانە لە دوورەوە دەبیسترێ. پاییز هاتووە. ئاخ، دڵت بەو تاریکەی پاییز خەمگین دەبێ. گەردەتەوێت لە دەستی خەمان قوتاربی بەفرا. ئەی میوەی درەخت، بۆچی دەلەرزی؟ مەگەر تەمای هەڵوەرینت هەیە؟ بەڕاست شەو لە تاریکی خۆیدا چنی هێنیەکی فێر کردووی کە ئێستا ئاوا لەرزەیەکی سەرما بردوو گۆنە ئەرخەوانیەکانتی داگرتووە. پاییز هاتووە. ئاخ، دڵت چەند بەو تاریکی خەزان خەمکی نەبێ. گەردەتەوێ لە دەستی خەمان قوتاربی بەفرە. کوڵی ژاکاو دەڵێ من ڕەند نیم، بەڵام مرۆڤەکانم خۆش دەوێن و لە کاتی ناوئومێدیدا دڵیان دەدەمەوە. بەڵام خەڵکی گوڵەکان ئاسان لەبیر دەکەن. گەر کەسێکی شەبێ دەست بۆ لای من درێژکات، ئەوە بەنیازی چنینی من نەوکارە دەکات. بە بینینی من بیرەوەری گوڵە لە من جوانترەکانی لە دڵدا زیندوو دەبێتەوە. منەو نیگایە ئەو بیرەوەریە دەبینیم و لە بێ ئومێدیدا گیانە سپێرم. پاییز هاتووە. ئاخ، دڵت بە تاریکیم پاییزت چەند تەنگ دەبێ. گەردەتەوێ لە دەستی خەمان دەربازبی بەفرا. خۆم بەلکە درەختێکی بێبەرگ و بێبەر هەڵواسیوە تا لەگەڵ شەکەتی و ماندوێتی خۆمدا تەنیا بمێنم. ئەمڕۆ میوانی باڵندەیەکم.
هاتوومەتە هێلانەکەی تا تێیدا بحەسێمەوە. لەکوێم؟ ئاخ دوورم، زۆر دوورم. دەریای سپی بە ئارامی سوەتە خەوە. لە دووڕە چارۆکەیەکی هەرخەوانی خۆی دەردەخات، زنارێکە و دار هەنجیر و بورجێک و بەندەرێک و دەوروبەریشان عەشقی خەڵک و دەنگی مێگەلی مەڕان. ئەی سەفای ناوچەکانی باشوور، باوەشم بۆ بکەوە. هەمیشە سەرقاڵی کاری ڕۆژانە ئەمەشیان بوو. ئەمە ڕێڕۆیشتنە هەنگاو بە هەنگاوە هەمیشە ئەڵمانی تر و دەبەنگترنان دەکات. دوجار پێم گوت هەڵم گرەوە و بمبە. باڵندە منی فێری فڕین کرد و نزیکەی وەڕۆ بوو کە بەسەر دەریادا تێپەڕیم. کارێکی سەخت بوو، ئامانجێک بوو لەوان وابوو نزیکە. بەڵام من لە کاتی فڕیندا تێگەیشتم کە چەند بە هەڵەدا چوو بووم. تێگەیشتم کە فرەزانی من داوێکی لەسەر ڕێمدا نابووە. بەڵام بەم زوانە بوێری و خوێن و تامی ژیان لە خۆمدا هەست پێ دەکەم. بەم زوانە نیازی ژیانێکی تازە و یاریکی تازەم کەوتووەتە سەر. بە تەنیایی بیرکردنەوە. من ئەمە ناو دەنێم ژیری، بەڵام بە تەنیا واز خوێندن تەنها کارێکی دەبەنگانەیە. ئەی باڵندە بچووکە بزۆز و نەئارامەکان لە دەوری من کۆ بن بەڵام ئەجری وێنن. دەمەوێ بە شانازی ئێوە ئاوازێک بچرم. ئێوە هێندە گەنج و بە ئۆین و پڕجم و جۆڵ و بە هەڵبەز و دابەزن، دەڵی تەنیا بۆ عەشق و شادی دروست کراون. لێگەڕێن بام نیشدان پانانێک بکەم. منیش لە ناوچەکانی باشوور ژنێکم خۆش دەویست، بەڵام ئەو هێند پیر بوو کە دیداری گریانی دەنایەوە. پیرێژنێک کە ناوی حەقیقەت بوو، کچی پارێزکار. تا ئەو دەمەی دەستەی چکۆڵەی من جوانە، بەهای ئەوەی دەبێ کە پارێزکار بم. هەمووان دەزانن کە خوا کچی خۆش دەوێ، ئەوانشی لە هەمووان پتر خۆش دەبێن کە جوانترینن. کەوایە خوا لە گوناهی ئەو کەشیشە لاوە بێنەوایە خۆش دەبێ کە وەک هەر کەشیشێکی تر تازە پێی خۆشە هەمیشە من بم کە بۆ دانان بە گوناهان دەچمەلای. نا پێی خۆش نییە بۆ خۆ لە گوناهان پاکردنەوە بچمەلای ئەو باوکە ڕۆحانیانە کە قژی سەریان ماش و برنجیە. مەگەر خۆی ئەو کەشیشە لاوە کە بێڕای ئەو هەموو بەدمەستیە هەمیشە ڕنگ بڕووی گەش و بزۆز و بێ ئۆقرەیە جایبی هەیە. من پیرەکانم خۆش ناوێن، ئەویش خۆشی ناوێن. وای خۆ ئەچەند ژیرە کە هەموو شتێکی ئاواڕێک و پێک لەگەڵ یەکتردا گونجاندووە. کلێسا دەیەوێ ئەرکی خۆی ئەنجام بدا، ئەرکەکەشی بریتیە لە لێبوردن. باش هەست دەکا کە پێی خۆشە هەمیشە گوناهەکانی من ببوورێ. ئاخر چییە کە گوناهەکانی من نەبوورێ؟ منگەیەک لە ناو دەوڵەت، دواتر سەردانەواندنێک لە بەرامبەر برا ڕۆحانیەکە. هەرەوەندە بەسە تا گوناهی ڕابردوو پاک بێتەوە و زەمینە بۆ گوناهێکی تازە خۆش بێ. گەورەیی هەر بۆ ئەو خوایی کە لەسەر ڕووی زەوی کچانی جوانی خۆش دەبێن و گوناهی ئەو جوانیە بە گەورەی خۆی دەبەخشێ. تا ئەو دەمەی دەستەی بچووکی من جوانە بەهای ئەوەی هەیە کە پارێزکار بم. هەر کاتێ پیر و کرێت بووم لێگەڕێ بە شەیتان بێتاوێزم. بەلەمی ڕازاوی دوێشە و ئەو دەمانەی هەمووان لە خەودا بوون و با هێند ئارام بە کۆڵانە تەنگەبەرەکاندا تێدەپەڕی کە دەنگی هەناسەی نەبیسترا. من لە تاو بێخەوی هەموو گیانم کەوت بوو ئازار. گەرمای نوێنگەنەی بردمە باوشی خەوە، نەشئەی تریاک و ئارامی وجدانیش کە سەرچاوی خەوی قوڵن کاریان لە بێخەویم نەکرد. سەرنجام دەستم لە خەو هەڵگرت، خۆم لەبەر کرد و بەرەو لێواری دەریا پێم پێوەنا. هەویە شەوێکی دڵگیر و هێمن بوو. بەلەموانم پێکەوە لەسەر لەمی گەرمی لێوار دابینین کە هەردووکیان وەک شوان و مێگەل چبوونە خەوە. ئەو دامڕام کرد کە بەلەمی خەواڵ و لە وشکایی دوورکەوتەوە. کاتژمێرێک تێپەڕی، یا ڕەنگە دوو کاتژمێر لەوانەشە ساڵێک.
ئەوسا لە ناکا ڕۆحی من و ئەندێشەکانم هەمویان چوونە نێو تاریکیەوە و بوونە یەکشت. لەو کاتەدا گێژەنێک هەڵی کرد کە کۆتایی نەهات و هەموو شتێک تاو بوو. سپێدە داهات بەلەمێک بەسەر قوڵایی تاریکەکاندا هەڵبەس دەکات، بەڵام خۆی خەوی لێکەوتووە. هاواری کەسێک اینجا 100 کەس بەرز دەبێتەوە. چ ڕووی داوە؟ چ قەوماوە؟ ئایا خوێنیش بەسەر زەویدا ڕژاوە؟ نا هیچ نەبووە. ئێمە گشتمان خەوت بووین. ئاخ چەند باش خەوت بووین، چ خەوێکی قوڵمان بەسەردا هاتبوو. جێگرانی بەڕێز و هاوڕێیانی یازی سام بە شەش لا خوێندنەوەی کتێبی باشترین هۆنراوەکانی نیچە کۆتایی پێهات تا شوێکی دیکە و پێگەشتنەوەکی دیکە شەوێکی ئارام شەوێکی شاد بۆ گشتلایەکە. ئەی جادوگەری زەمانە، کات هێواش هەر سات دوای سات لە دەمتەوە دێتە دەرو ون دەبێ. بێهودە بە نەفرەت و بێزاریەوە هاوار دەکەم. نەفرەت لەو گێژاوە هەمیشەیە بێ. دنیای پۆڵاین وەکو گایەکی چێوی و کلیک ئاگرین کە گوێی لە هاوارەکانی ئێمەنابێ، بنووکی خەنجەرێکی لە کالان دەهێنرا و لەسەر قوڵایی ناخمەوە نەخشی ئازار و دەردانە کێشێ دەنووسێ دنیا دڵی نییە، کەوایەک ڕک و کینەنواندن لە دژیدا جێلایەتیە. گشت قۆزاخە و گشتا و ژەهرەکان بە خەڵات بدە بە من. ماوەیەکی فرە درێژە کە تۆ دەست و هەنیەی منت خستۆتە ژێر لێکۆڵینەوە. چت دەوێ؟ سەیرە بە چ نرخێک؟ ئاخ نەفرەت لەو کچە هەرزەکارە و لەو بزە گاڵتە جارگەی. بگەڕێەوە، دەرێ زۆر ساردە، لێرەوە دەنگی باران دەبیستم دەڵێت دەبێ لەگەڵ تا مێهرەبانتر بم. بگرە ئەم سکە زێڕانە بگرە، چ زێڕێکی ورشەدارن. دەڵێت ناوت بنێم خۆشبەختی، تۆ کە تایت ستایشت بکەم، درودت بۆ بنێرم. دەرکە لە گرێژنە دەردەچێ، باران تا نوێنگەم دەتێت پێش و باد چراکەم دەکوژێنێتەوە. ماڵوێران خۆمان مەرج دەبەستم ئەو کەسێکی ئێستا 100 قافیەی ئامادە نەبێ ژیان لە دەستەدات. ئەم ڕۆحە دردۆنگانە، من لەو ڕۆحە دردۆنگانە زۆر بێزارم. هەر ڕێز و ڕامانێکی باشتان بەرامبەر بنوێنن لە جیاتی دڵخۆشی دڵگرانتان دەکەن. ئەو ستایشەی بەرامبەرتان دەری دەبڕن، پێی شەرمەندە و نیگەران دەبن. سڵاو لە من دەکەن کەچی لە نیگایاندا ژەهرێکی نەرمی ئیرەی بردن کە ئەوەی ناوی ئومێدەتیای دانیە. دەبینم چونکە من وە دوای ئەوان ناکەوم. حەزم لێیە هیچ نەبێ ئەوانە پشتم تێبکەن و ئازانە جنێوم پێبن. ئەوە ناکەن، بەڵام دەزانم کە نیگا خەماویەکانیان هەمیشە لەبارەی منەوە چەوت و بەلا ڕێدا دەڕوا. قسە نەستەقەکانی ژنان کاتێک کە نەخۆشی و شەکەتیمان لێ دوور دەکەوێتەوە، لە دوورڕا پیاوێک دەبینین لێمان نزیک دەبێتەوە. تێپەڕبوونی تەمەن و ئەزمموی ژیان هێز و بڕستێکی نوێ بە باوەڕی لەرزۆک دەبەخشن.
کراسی ڕەش و کەمدووی، دوو جلوبەرگن کە لە هەموو جلوبەرگێکی تر جوانتر بە باڵای ژنانەوە دێن. بەختیاری خۆم لە چێ دەزانم، دەبێ سپاسی چێ بکەم لە خوای خۆم و بەرگ درووەکەم، کیژی گەنج دوکانی پڕ لە گوڵ، ژنی پیر ئەژدیهایە کە لەو دوکانە دێتە دەر، دەنگی داوەتەوە، پێ و پلەکانی جوانن، پیاویشە وەی خۆزگەی من بە سترانی کچێکی گەنج. دوێنێ کە من کچێکی گەنجم بووم بە کچێکی عاقڵ، کچێکی عاقڵ چونکە تەمەنم گەیشتە 17 ساڵ. نوکە ئیتر وەکو پیرەکان ڕووگرژ و هۆشمەندم، تەنیا هەر مووەکانم وەکو ئەوان سپینین. دوێنێ بیرێکم بە مێشکدا هات، پیرێک؟ نا، بە هەڵە گوتم، هەستێک بوو، چونکە ژنان ناتوانم بیر بکەنەوە. زۆر هەڵەیە ژنێک وەک خۆی لە قەرەی بیرکردنەوە بدات. زانستی کۆن گوتوویە ژن دەبێ بەو ڕێگایەدا بڕوە کە بۆی دیاری کراوە، نەک خۆی ڕێگایەک هەڵبژێرێ. بەڵام ئەو ژنەی بیر دەکاتەوە ناتوانێ ملکەچ و گوێڕایەڵ بێ. ئەوە بیریشی کردەوە، خۆ بیرکردنەوەکەی لە بیری سیسرکەیە کە هەڵی قۆستوەتەوە و بگەزێ زیاتر بەهای نییە. زانایان گوتوویانە جیا و گوڵ زۆر بەدەگمەن بیر دەکاتەوە، ئەگەر بیریشی کردەوە بیرکردنەوەکەی پوشێک نایەنێ. درودی زۆرم بۆ حکمەتی سەردەمانی کۆن کە دووبارە زیندوو بووتەوە و هەنووکە وەرن تازەترین شیلەی حکمەتی من تامکەن. ئەو حکمەتە دوێنێ قسەی لەگەڵدا کردم و وەک هەمیشە لە قوڵایی ناخی بوونی منەوە سەرچاوی گرت. پێی گوتم ڕەنگە ژنان جوانتر بن، بەڵام پیاوان بە دڵنیایەوە سەرنجڕاکێشترن. ئاوارە قەلەکان دەقاڕێن و بە باڵەکراوەکانیان سەر و سەدایان ناوەتۆ و بەرەو شار دێن. نوکەی تر نۆرەی بەفری زستانە. خۆشبەختە و کەسەی زێدێکی هەیە و بۆ خۆی پاراستووە، بە پێی سەرما بردووتەوە لە جێی خۆت دەوەستی، دەمێکە سەیری دواوە دەکەیت. ئەیشێتی بێچارە، مەگەر چیت کردووە کەوا بەر لە هاتنی زستان سەری خۆت هەڵگرتووە و ئاوارە بوویت؟ دنیا دەرگایەکە بەڕووی بیابانە زۆر و کپ و بەستەڵەکەکاندا کراوەتەوە بۆ کەسێک کە وەک تۆ شتێکی بەو گرانی لە دەستدا بێ، ئیتر ئارامیەک بەدی ناکرێ، ڕنگ بە زڕکاو بەڕێی خۆتدا دەڕۆیت. ناچاری بەرگەی نەفرەتی شاریە زستانیکان بگری، لە دووگەڵێک دەچی کە بەردەوام بەرەو ئاسمانی سارتر هەڵبکشێت. هۆ باڵندە تێپەڕە بەسەر بیاباندا، هاواری تاڵی خۆت هەڵدا. تۆ هەیشێتەکە دڵی خۆت کە خوێنی لێ دەتکێ لە ژێر بەفر و نەفرەتدا بیشارەوە. قەلەکان هاوار دەکەن و بە باڵەکراوەکانیاندا سەر و سەدایان ناوەتەوە و بەرەو شار دێن. هەنووکەی تر نۆرەی بەفری زستانە. خۆشبەخت ئەوەی زێدێکی هەیە و بۆ خۆی پاراست. گۆشەگیر، تەریککردن و تەریک بوون بەلای منەوە هەردووکیان ناپەسەندن. ئامادە نیم من بۆ هیچ کەس دابنوێنم، خۆشم نامەوێ کەس ملکەتم بێ. ئەو کەسەی لە خۆی نەترسێ کەس ناترسێنێ، تەنیا ئەو کەسەی ئەوانی دی دەترسێنێ دەتوانێت فەرمانیاندا بەسەر بدات. من ئەو کارە چۆن بکەم کە تانەنات لە بەڕێکردنی ژیانی خۆشم ناڕازیم؟ حەزم لێیە وەک جاندارانی دارستان و دەریاکان ساتێک خۆم فەرامۆشکەم، لە گۆشەی تەنیاییدا دابنیشم و بە خەونی خەیاڵی درێژەوە سەرقاڵبم، خۆم لە دوورەوە بۆ ئێرە بانکەم تا دەست لە دڵی خۆم هەڵگرم و لە خۆم بتراسێ تێکەڵی هیچ کەس نەبم. تکە لە ڕازی دەرونی زۆر کەس ئاگادارم، بەڵام هێشتا ئاگادار نیم خۆم چێم. چاوی من دراوسەیە کە زۆر زیاتر لە پێویست لە منەوە نزیکە، بۆیە ناتوانێ خودی من ببینێ. چەندم حەز لێ بوو کەمێک خۆم لە خۆمەوە دوور بگرم تا باشتر سەیری سیما و ڕوخساری خۆم کەم، بەڵام نامەوێ بچمە شوێنێک کە دوژمنەکەم دوور بێ لێم،
چونکە تەنانەت نزیکترین دۆستەکانیشم لە ئەندازەی پێویست زیاتر لێمەوە دوورن. پێم خۆشە مەودایەکم لەگەڵ دۆست و دوژمندا لە نێواندا هەبێ، تا تەنیا ئەوەی پێویستە لە خۆمدا بیبینم لە سیمای خۆمدا سەیریکەم. ئێستا تێگەیشتن چیم دەوێ؟ بەدکاران لە من دەترسن؟ بەڕاست لەبەر کەمانی کەشرا و هەراسانن؟ بەڵێ، چونکە لەوانەیە کەسێک بێ و تیری خۆی بخاتە نێویەوە. ئەفسوس، ئەفسوسە یارانی من، ئەو شتەی کە ناوی چاکە بوو چی لێ هات؟ باشەی بۆ کوێ چوون؟ بەڕاست ڕوتوشی ئەو هەموو درۆیانە چی لێ هات؟ تەنیا شاعیر کە باش دەتوانێت درۆ بکات دەشێ حەقیقەت لەو نێوەدا ڕوونکاتەوە. ئەوانەی کە فرەزانتر بوون بۆ دڵدانەوەی من گوتیان چ ناکرێ، مرۆڤ خۆڕسک خراپە، لە دنیا بێزارن. ئەو ڕۆژگارانی کە خەڵک لە سەردەم ئێمە باشتر بیریان دەکردەوە، ئەو ڕۆژگارانی کە لە دوێنێ ئێمە و ئەمڕۆی ئێمە زیاتر بیریان دەکردەوە، لە ژن دوورکەوتنەوە، خواردنی کەم و خراپیان خوارد، سەیریەندامی خوارەوەی خۆیان نەکرد، پیس و بۆگەنی بوون. ئەمە لە دیدیەواندا بۆ نزیک بوونەوە لە خوا و ڕەزامەندیە و پێویست بوو. ئێستاش ئەوان لە ئاسمانێکی هەوراوی کە لە دووەوە تیر و بیری ژەهراوی دەگرنە دوژمنەکانیان، جنێ و بەبەختەوەرەکانەدەن، حەزیان لە خەڵکە و کەس حەزیان لێ ناکات، خۆیان بە چەنگ و ددان یەکتری دادەپڵۆسێنن چونکە کەس ئامادە نیە ماچیان بکات. لە بڕی هەموو شتێک خواردنی گۆشت و هاودەمیکردنی ژنانیان لەبیر کردووە، لەوە باشتر نەیان دەتوانی خۆیان سزا بدەن. لە نێو دوژمناندا ئەوێدار ئێرە پەت، ڕیشی سووری میرغەزەب و بازنەی خەڵک و نیگا ژەهراویەکان لەم نێوەدا بۆ من هیچ شتێکی تازە بوونی نییە. 100 جار ئەم دیمەنم لە تەک خۆمدا دیوە. ئێستاش ئیتر کە دەیبینم پێکەنینی گاڵتە جارانی خۆمتان بۆ دەنێرم. چ سوودێکی هەیە؟ ئاخر چ سوودێک کە من لە دار بدەن بۆ ئەوەی بمرم؟ بەڵام من ناتوانم بمرم. ئێوە ئەی سوالکەران بەخیلیم پێدەبن، چونکە من شتێکم هەیە کە ئێوە قەت ناتان بێ. هەڵبەت من ئازار دەکێشم، بەڵام ئێوە دەمرن. من تەنانەت دوای بڕینی 100 پلیکانەی کوشندەش دیسان هەر هەناسم، ڕۆحم نور و ڕۆشناییم. سوودێکی هەیە؟ ئاخر چ سوودێک کە هەڵم دەواسن بۆ ئەوەی بمرم؟ بەڵام من ناتوانم بمرم. من ناتوانم بمرم. هاوڕێیانی عزیز و خۆشەویست گوێگرانی بەڕێز، لەم بە 6 هاتینە کۆتایی خوێندنەوەی کتێبی باشترین هۆنراوەکانی نیچە تا شەوێکی دیکە، شێکی ئارام، شێکی پڕ لە بەختەوەری بۆ گشتلایت. لەو دەمەی دەستم کونوکۆ هەڵگرتووە فێری ڕێدۆزینەوە بوومە. لەو کاتێڕا کە بایەک لە دژمدا کەوتە شەڕ و ململانێ، هەموو باکانم خستۆتە ژێر ڕکێفی خۆمەوە. لە هەر شوێنێکی تا دەتوانی زیاتر زەوی هەڵکەنە.
چونکە سەرچاوەکان هەمیشە لە قوڵایی زەویەن. بهێڵە دەبەنگەکان هاوارکەن، زۆر مەچۆ خوارێ دەنا دەگەیتە دۆزەخ. ئایا نەخۆش بووم و هەنووکەت چاک بوومەتەوە؟ بەڕاست چێ پزیشکم بوو؟ چۆن ڕێی تێدەچێ ئەو هەموانە لە بیر چوبنەوە؟ تەنیا ئێستا دڵنیام کە بەڕاستی چاک بوونەتەوە، چونکە تەنیا ئەو کەسە لەش ساغە کە باش لە بیری بچێتەوە. لە زەوی تەختایی مەمێنە، زۆریش چنگەڕێ مەکە کە زیاد لە پێویست بۆ سەرە و هەڵکشەی، چونکە جوانترین دیمەنی دنیا دەتوانی لە نیوەی ڕێگادا ببینی. هەڵبەت خۆشبەختی من هەوڵ دەدات خۆشبەختم کات. لە بنەڕەتدا هەموو خۆشبەختیەک تەنیا ئارەزوویەکی هەیە، ئەویش ئەوەیە خۆشبەخت بکات. کەوە بوو، ئایا حەستان لێیە گوڵەکانی باخچەی من بچنن؟ ئەگەر دەتانەوێ گوڵەکانی من لێ بکەنەوە، دەبێ خۆم بچەمێنمەوە و خۆ لە ناو زنار و دەرنجا و دەوەنجا و درکاویەکاندا وەشارنەوە و زۆریش ئەنگوستان بخەنە دەمتانەوە تا شوێنە بڕاوەکانی بمژن. چونکە خۆشبەختی من هەمیشە گەرەکێتی بزۆزی بکات، چونکە خۆشبەختی من هەمیشە مەیلی لەگاڵتەکردنە بەوانی تر. بەڕاست حەستان لێیە گوڵەکانی من لێ بکەنەوە؟ بەخشین دەستکراوەیەکی بێهودە ئەنجام دەدەم. بێگومان بە کەسێکی کەم تەرخەم و سووکبارم دادنێن، بەڵام ئەوەی شەراب لە پیاڵەی زۆر پڕ بخواتەوە دەبێ بێ ئەندازە بخواتەوە. شەراب گوناهی چییە؟ سەختگر و نەرمونیان، زبر و ناسک، بێبەش و بەبەش، پاک و ناپاک، ژوانگەی شێتان و عەقڵان. من ئەمانە گشتیانم. دەمەوێ هەبم، چونکە دەمەوێ هەم کۆتر بم، هەم ئەژدیها، هەم بەچکە بەراز. دەتەوێ چاو ڕۆحی خۆت ماندوو نەکەیت، بە دوای خۆردا بڕۆ، بەڵام هەڵدا لە سێبەردا بیت. ڕۆحە مچووکەکانم خۆش ناوێن، خۆشم ناوێن، چونکە شتێکی باشیان تیا بەدی ناکرێ. دەکرێ بڵێن هیچ شتێکی خراپیشیان تیا بەدی ناکرێ. گەر دەتەوێ کونێکی بچووک بایەکت فش نەکاتەوە، بێهودە با مەکە، پیاو لەگەڵ خۆی دابیر دەکاتەوە. هاوڕێتی ژنکە تا لەزەتی لێوەربگری، بەڵام ژن هاوڕێتی ناکات، بەڵکو دەتزێ. دەبێ سەد پلە بچمە سەرێ، دەبێ بچمە سەرێ و گوێم لێ دەڵێن مرۆڤێکی چەند سەرسەختی. پەکەری ئێمە تاشە بەردین کە بە سەرماندا بۆ سەرەوە بچی. سەیرە، من دەبێ سەد پلە بچمە سەرێ و هیچ کەس نایەوێ تاکە پلەیەکی من بێ. ئیتر ڕێگای من تەخت و هەموارە، هەمووی دۆڵ، هەمووی بێدەنگی. مەگەر خۆت ئەوەت نەدەویست؟ مەگەر خۆت کوێرە ڕێت هەڵ نەبژاردەبوو؟ وای ڕێبوار، هەڵدە نیگایت ڕۆشن بێ و هێمنی خۆت بپارێزە، چونکە ئەگەر باوەڕت بەبوونی مەترسێ هەبێ، مانای وایە نابوود بوویت. بۆ ئەوەی خۆشبەختیت ئازارمان نەدات، خۆت لە ژێر بەرگی شەیتاندا خستوۆتە ڕوو، ڕۆحی شەیتانت خواستوەتەوە. بەڵام هەموو هەوڵت بێهودەیە، چونکە هیچ ناگۆڕاوی. هەمان ئەو مرۆڤە پیرۆزەیت کە هەبووی. بەڵێ، ئەو ئێوە دەبینێ و ئیرەیی نابات، بۆ ئێستایشی دەکەن. بەڵام خۆ ئەو پێویستی بەستایشکردنی ئێوە نییە. مەگەر نابینن نیگای وەک نیگای هەڵۆیە کە تەنێ شوێنە دوورەکان دەبینێ؟ نابینن کە ئێوە نابینێ؟ ناتان بینێ، چونکە تەنیا ئەستێرەکان دەبینێ. ئەی یاران، گشت بەختەوەریەکانی ئەم جیهانە لە مەیدانەکانی جەنگەوە دێن. بەڵێ، بۆ دۆزینەوەی دۆست دوو کەڵ و باروت پێویستە. ئەکێک لەو سیانە دەتوانێت دۆست بێ. ئەو برایانەی کە لە کاتی پێویستدا یەکتریان دۆزی بێتەوە، یانەوانەی لە بەرامبەر دوژمندا یەکسانن، یانەوانەی کە لە پێشوازیکردنی مەرگدا ئازاد بن. لە دووی شان و شکۆ و ناوبانگ دەگەڕێیت، کەوایە پەندی من لەبیر مەکە،
لە کاتی خۆی و تاکو هێشتا ئازادی دەست لە شەرافەت بەردە. چەمەنزاران و ڕێبوارانی ماندوو جنێوان بە خۆرەدەن، لای ئەوان بەهای درەخت لە درێژایی سێبەرەکەیدایە. لە خەڵکی دوورم و دیسانیش سوودیان پێدەگێنم، بەڕێگای خۆمدا دەڕۆم، جارێ خۆرم و جارێ هەور، بەڵام هەمیشە بەرزنشینم. سەیرە ئەم خانمە نیشانەیەکی لە عەقڵ و ژیری تێدایە. ئەم دوانەی لە چۆ بەدەستهێناوە؟ بەڕاست ماوەیەک پێش ئێستا بوو کە پیاوێک بۆ ئەو عەقڵی لەدەستدا. پێشەم شێتبوونە کەسێکی عاقڵ بوو، بەڵام عاشق لە کەلەیدا و شەیتان عەقڵەکەی لێ دزی. نانا، شەیتان نەیدزی، ژن دزی. نیگارکێشی ڕالیست سروشت. سەرجەم سروش وەک ئەوەی کە هەیە دێنێتە سەر تابلۆ. چۆن دەتوانێ و کارە بکات؟ ئاخە چۆن ڕێی تێدەچێت دیمەنێکی تەواوی سروش وێنا بکرێ؟ خۆ بچووکترین بەشی جیهان خۆی جیهانێکی بێپایانە کە ناتوانێ بخرێتە سەر تابلۆ. بەناچاری نیگارکێشی باش ئەوەی کە مەیلی لێیە وێنەی بکێشێ، ئەوە دەکێشێ و حەزی لێیە وێنەی شتێ بکێشی. ئەوەی کە دەتوانێ وێنەی بکێشێ. ئەو مرۆڤە ببینن کە ڕۆژ بە ڕۆژ بۆ سەرەوەتر دەڕوا، دەبێت ستایش بکرێ. بەڵام ئەوەیان کە هەمیشە لە سەرەوەکان دێدێت پێویستی بە ستایشکردن نییە، چونکە لە بنەڕەتدا هی ئەم زەویەی ئێمە نییە، هی سەرەوەکانە. بەڵێ دەزانم لە چیۆ دابەزیوم، وەک بڵێسە ئارام ناگرم، دەسووتێم و خۆم دەکەمە زوغاڵ، سراپای بوونم دەگۆڕێ و دەبێتە ڕووناکی و لە نێو دەچێ و لە زوغاڵێکی سارد و سڕ بترازێ شتێکم لێ نامێنێتەوە. ئاخ ڕاستە، من خۆم بڵێسێ ئاگرم. ئەمەیە ئەو کتێبەی کە پێی دەڵێن ئینجیل، کتێبی گشت چاکە و خراپە کە بە پیرۆسترین نیایشی مرۆڤایەتی دەژمێردرێ. بەڵام چۆنە کە لە دیباچەیەکدا ڕووداوی زێناکردنێک باس کراوە. هەر پشکوڕێک ڕۆژانە زیاتر پێچ و تاو بەخۆیەدات، هەر مەسیحێک ڕۆژ لە ڕۆژ زیاتر یەهودی تر دەبێت و هەر ئاڵمانیەک ڕۆژ بە ڕۆژ ساویلکەتر. پێشتر ئینگلیزەکان کە هێزی تێگەیشتنیان لە ڕادەی ناوەڕاستێ ناپەڕێ دوای فەلسەفە دەکەوتن. بەرلەمە ئەوانە کە داروینیان هاوشانی گۆتە دادەنا تێنە دەگەیشتن کە ئەمە کفرە و سوکایەتیە بە پیرۆزیەکان دەیکەن. سڵاو لە ئێوە عارەبان چێدلێرەکان کە هەمیشە بەها لە دوای ژمارەکانەوە دادەنێن. سڵاو لە ئێوە کە نەجۆش و خڕۆشێکتان هەیە و نەچالاکیەک، هەردەم خراپ دەکەن، بەڵام لەو خراپکردنەشدا زۆر شوولی لێ هەڵناکێشن چونکە هۆشیار نین، پێ هەستیشن. ئەو کەسەی کە ڕۆژێک دەبێ زۆر قسان بکات لە ناخی خۆیدا بێدەنگی هەڵدەبژێرێ. کەسێک کە دەبێ ڕۆژێک گێژا و بەرپا بکات ناچارە ماوەیەکی درێژ ئابڕوومەند بێت. بۆ ئەوەی باش بژیت دەبێ خۆت لەسەرەوەی ژیاندا بپارێزی، کەوایە فێر بە هەمیشە بۆ بەرزایی هەڵکشەی، فێر بە هەمیشە سەیری خوارەوە بکەیت. ئەو غەریزەی کە شکۆدارترین غەریزەیە بۆ پەڕی خۆشیاری و شکۆدارتریکە، واتە بەرامبەر هەر چیلۆیەک خۆشەویستی بۆ ئەوانی تر تەنیا 1 گرام نەفرەت بۆ خۆت زیادکە. ئەمە قسەی درەختێکە. زۆر تەنیا گەشەم کرد، زۆر هەڵکشام، چاوەڕێم، بەڵام دەتوانم چاوەڕێی چی بکەم؟ هاوڕەکان ببینە کە بێ ئەندازە لە منەوە نزیکن و من چاوەڕێی بروسکەی یەکەمینم. هەنووکە کە خۆر لە ڕۆشنایی ماندوو بوو و جۆگەلەکانی هەوەس ئومێدی تازەی خۆیان لە بزاوت خستووە، هەنووکە کە هەموو ئاسمان بەتان و پۆی زێڕینی خۆی بە ڕۆحی شەکەت دەڵێ ئیتراران بگرە. بۆچی ئەی دڵی گیرا و پشوونادەی و هەروە لە پاراستنی ڕازی سحرامێزی خۆدا منزڕی؟ بەرێ دروست لە سارڵی پیرۆزی کلیسا زێبلی غێببووی ناسراوی سەردەمی کۆن کە بێ شەراب مەست بوو وەهای گوت بەدبەختی ببینە کەوا هەموو شتێکی دنیا گۆڕاوە، خراپی سیر کە قەت بەم ئاستە نەگەیشتووە، بە تەمام عاقڵ بم. خۆم ئەوم دەوێت نەک کەسێک ئەوم داوا لێ بکات. بە تەمام ستایشی خوا بکەم، چونکە خوا دنیای بە بێمانەترین شێوە کە بیری لێ بکەیتەوە دروست کردووە.
ئەگەر من لاڕێترین و کەج و کۆڵترین ڕێگایەکم گرتووەتە بەر کە هەیە لەبەرەوەیە کە مرۆڤێکی عاقڵ ئاوا ڕێگای خۆی دەست پێ دەکات و شێت بەم شێوە کۆتایی پێدێنێ. پێکەنین چه هونەرێکی سەختە. بە من بڵێن ئایا پێکەنینی ئەمڕۆم باش نەبوو؟ دەبێ هەوڵدەم سبەی باشتر پێ بکەنم. ئایا ئەمڕۆ ئەم تروسکەم لە ناخی دڵەوە هەڵ نەقوڵا بوو؟ ئاخر مێشک لەگەڵ گاڵتە نێوانی کۆک نییە مەگەر کاتێک کە لە دڵدا ئاگرێ و گەرمایەک هەبێ. درود بۆ تۆ ئەی دۆستی، ئەی یەکەمین سپێدەی بەرزترین ئومێدی من. بەداخەوە کە جادە و شەو بۆ من بێ کۆتایی بوون، هەموو تەمەنم ناخۆش و بیامانز تێپەڕی. بەڵام ئێستا دەمەوێت دووبارە بژین، چونکە لە چاوەکانی تۆدا ئەی خواوەند، ئەی خۆشەویستی من، بروسکەی ئێوارە و بروسکەی سەرکەوتن پێکەوە دەبینم. بەختیاری، ئەی بەختیاری، ئەی جوانترینی دەستکەوتەکان کە هەمیشە نزیک و هەمیشە دووری، هەمیشە سبێت و هەرگیز ئەمڕۆنیت. ئایا ئەو ڕاوچی کە ئارەزووی ڕاوکردنی تۆی لەسەردایە بە بڕوای تۆ زۆر گەنج دیارە. ئەزان و خۆشەویستان جۆگرانی بەڕێز، دوایین ئاڵلقەی کتێبی باشترین هۆنراوەکانی نیشەمان پێشکەش کردن. وێڕای ڕێز و خۆشەویستی من هێرۆ مەولودی و هاوکارم ئەمین حەیدەری کە ئەم ماوەیە لەگەڵتان نبووین بە خوێندنەوەی کتێبی هۆنراوەکانی نیچە، بۆ هیواینکە سوودی پێویستان لەم کتێبە و لە وشەکان و لە هۆنراوەکانی نێو ئەم کتێبە وەرگرت بێت تا کتێبێکی دیکە و بەرنامەیەکی دیکە کە هاوکارانمان لەگەڵتانە دەبن شادی و بەختەوەری ئاوێتەیی گشتیانتان بێت.